بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني الروشنايي دنجي. ناوي كتاب كاريگري عقيدة. نوسر شهيد عبد الله عزام. ورجر عمر أحمد نظامي. تابي سيم 1434 كوتي برامبر 2013 ميلادي. تيراج 1000 دانه. تابخانه سيما سليماني. ژمارەی سپاردن 237997 میلادی. مافی چاپ پارێزراوە بۆ وەرجێڕ. خوێندنەوە عەلی خۆشناو. مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێشەچی چاپی سێم. لاپەڕا سێ. باری ساڵی 1970 ئەو بەهارەی کە بووە خەزان و گەڵاڕێزانی دێهاتەکانی کوردستان و کیژەڵۆکەی ناولێنراو بە ئەمفالەکانی تیا هەڵکرا، هاتمە سلێمانی و بۆ یەکەم جار ئەم نامیلکەیەم خوێندەوە. زۆر شیرین بوو بەلامەوە، زۆر کاریگەر بوو لە سەر دەروونم، بۆیە دەستم دایە خامە بۆ وەرجێڕانی و لە کەمترین ماوەدا وەلحەمدولیلا تەواوم کرد. ئەو پاڕانەوێش بە دوای ئەم پێشەچێدا هاتووە هەر هەڵقوڵاوی ئەو کاتەیە کە بەندە تێیدا خۆم حەشاردا بوو لە ترسی ئەمفالچیەکان کە پاشماوەی ئەمفالیان بە دیاری دەبرد بۆ ئاغا بەعسیەکانیان، بۆیە حەزم کرد لەم چاپەیشدا بمێنێت. ساڵی 1418 هیجری بەرامبەر 1997 میلادی. ناوەندی ڕۆشنبیر 2000 دانەیان لێ چاپ کرد لە ژمارە 8 زنجیرەی 100 کتێبی کوردیدا. لە مانگی شوباتی ساڵی 2012 هەفتەیەک زیاتر خەریکی پیاچوونەوە و گێچ و تەتەڵەی بووم. ئەوەی بەلامەوە دووبارە بوو لام برد و دەتوانم بڵێم وەک نووسینێکی سربەخۆی لێ هاتوو چاپی دووەمم کرد و ئێستەیش بە هەمان شێوازی چاپی دووەم پشت بە ئەڵڵا چاپی سێم دەخەمە ڕووی خوێنەرانی کورد زمان. داواکارم لەخوا جێگای سوود و کەڵک بێت بۆ هەموو لایەک و هەروەها داواکاریشم لەخوا گیانی شەهیدیش لە گۆڕەکەیدا بەم کارەی من بسرەوە و پێکەوە لەسەر حەوزی کەوثەر بە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم شاد بین. هەر کەسیش تێبینیەکی دڵسۆزانەی هەبوو مەمنونم پەیوەندیم پێوە بکات بەم ژمارە 0770 157 21 7. عمر ئەحمەد نظامی، سلێمانی، حوجرەی مزگەوتی بێخود، 15 ڕەبیع الئەوەل 1434 هیجری بەرامبەر 27 2013 میلادی. پاڕانەوە 1. لاپەڕا 4. خوایە، هەر کارێ بە نیازی تۆ نەکرێ سەرگەردانیە، هەر هەنگاوێ بەرەو تۆ نەندرێ ماڵوێرانیە، هەر هەوڵ و تێکۆشانێک کە بە مەبەستی دڵ تێیدا ڕەزامەندی تۆ نەبێ پەشیمانیە. پەروەردیگارە، دڵمان لەگەڵ خۆتدا جوودکە بە شێوەیە کە نیازی دنیایی و ڕووپایی نەبێتە پەردەی ڕەش لە نێوانماندا و سەرچاوەی ئیخلاسمان لێڵ نەکات. پەروەردیگارە، چارەی هەموو دەردێک هەر لای تۆیە، کردنەوەی هەموو گرێچوێرەیەک هەر بە تۆیە. ساخوال ناڵە و زاری و ئاهی سارد و کڵپەی دەروون و ئاشکی چاوی لێ قەوما و خانە ڕووخا و جەرگ سوتاوەکان بگاتە لای تۆ. تۆ ئەکەین بەگشت هەموو زۆردار و ستەمکار و دڕەقێکە هەر تۆیشمان بەسە. ڕەبی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. یا ربی، دڵم بە نووری خۆت نورینکە، کارم بۆ ئاسانکە، زمانم ڕەوان و پاراوکە، بۆ ئەوەی مردوم لاوتەم باش تێ بگەن. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ئەی پەروەردیگارە، دڵمان تێک نەدەی دوای ئەوەی کە ڕێگای ڕاستت نیشانداین، و سۆز و بەزەی خۆتمان پێ ببەخشە، بەڕاستی تۆ زۆر بەخشندەی. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. مزگەوتی شێخ جەلالی قەرەداغی، بەهاری 1988. کورتەیەک لە ژیانی نووسەر. لاپەڕا 5. ناوی عەبدوڵڵا یوسف مستەفا عەزام.
لا گوندی سیلەت الحارثە لە شاری جەنین لە فەڵەستینی داگیرکراو لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و دواناوەندی لە گوندەکەی خۆی تەواو کردووە. هەر لە پلەی سەرەتاییدا چۆتە ڕیزەکانی ئیخوان الموسلیمین. زۆر جار ئەبوو ماجدی چاودێری گشتی ئیخوانی ئەردەن سەردانی کردووە. هەر لە سەرەتای منداڵیەوە نیشانەی زیرەکی و لێهاتوویی و تەقوا و دڵ و دەروون پاچی پێوە دیار بووە. حاجی زەکیەی دایکی دەڵێ شەو هەڵدەستام دەچوومە لای دەمدی نوێژ دەکات. پێم دەگوت ڕۆڵە بەزەید بە خۆتدا بێتەوە بڕۆ جێگەکەت و ئیسراحەت بکە. ئەویش دەیگوت جا بەوە نەبێت چۆن دڵ و دەروونمان دەحەسێتەوە. خوشکێکی دەجێڕێتەوە عەبدوڵڵا لە پلەی سەرەتاییدا بوو هەمیشە لە نێو کتێبەکاندا سەرقاڵی خوێندنەوە بووە. پێم دەگوت برام ڕەحم بە خۆت بکە تۆزێ بچۆ ناو برادەرەکانت یاری بکە. دەیگوت ئێستا کاتی یاری نییە. کۆلێژی کشتوکاڵ خوضوریەی بە پلەی ئیمتیاز تەواو کردووە. ماوەی چەند ساڵێ مامۆستای قوتابخانە بووە. یەکێ لەو مامۆستایانەی لە گەڵی دابوون دەڵێ بەڕاستی شێخ عەبدوڵڵا لە هەموو مامۆستاکان جیا بوو. هەمیشە قسەی خۆشی لەگەڵ قوتابیەکان دەکرد و سەرگەرمی خوێندنەوە و قورئان خوێندن و تا مەزرۆی زانست بوو. ساتێک لە تەمەنی خۆی بە فیڕۆ نەئەدا. بۆیە بەو ئەندازە دڵی ئاوی نەخوارد و پەیوەندی کرد بە کۆلێژی شەریعەی زانکۆی دیمەشقەوە لە ساڵی 1966 بڕوانامەی بە کالۆریۆسی بە پلەی جێی جددەن بەدەستهێناوە. پاشان پەیوەندی کرد بە زانکۆی ئەزهەرەوە ساڵی 1969 بڕوانامەی ماستەری وەرگرت و بوو بە مامۆستا لە کۆلێژی شەریعە لە زانکۆی عەمان لە ئەردەن. ساڵی 1973 بڕوانامەی دکتۆرای لە ئوسوڵ الفقهدا بە پلەی شەڕەف وەرگرت لە زانکۆی ئەزهەر. عەزام لە ساڵانی خوێندنیدا ئاشنا بوو بە زۆر لە زانە بەرزەکانی سووریا وەک بووتی و سەعەد حەوی و دکتۆر محەممەد ئەدیب و مەڕوان حەدید. لە میسریش بنەماڵەی سەید قوتبی ناسی. بەوردی لە ژیانی ئەو قارەمانە و هەموو زیندانیانی سەردەمی زوڵموستەم ئاگادار بوو. واجیانی جیاد و خۆبەختکردن تێکەڵاو بە گۆشت و خوێنی بوو. بەتایبەت خۆی وەک فەڵەستینیەکی خاک و ماڵدا گیرکراو هەر لە سەرەتاوە ئەم هەستەی تیا دروست بوو. بۆیە لە ساڵی 1968 هەر بەو پەنجانەی کە خەریک بوو نامەی ماستەری پێدەنووسی چەچی جیهادی هەڵگرت و لەگەڵ چەند لاوێک چوونە باکووری ئەردەن بۆ بەگشتداچوونی جوولەکەی داگیرکەر و ماڵەکەیشی لە شوقە خۆشەکانی عەمانەوە گوێزایەوە بۆ خانوێکی قوڕی ئەو چێوانە و تا ساڵی 1970 بەشداری جیهادی فەڵەستینی کرد. هەرهۆی ئەوەش بوو کە لە ئەردەن لە مامۆستایەتی زانکۆ دەریان کرد. عەزام لەو کەسانە بوو کە سەید ئاسا بە زمانی حاڵ دەیفەرموو وشەکانمان بوو کە شوشەیەکی بێجیانە. هەتا ئەگەر لە پێناویدا مردین و بە خوێن ئاوماندا ئەو کاتە جوڵە و هەستی تێدەکەوێ و گیانی دەکرێ بەبەردا. بۆیە ڕازی نەبوو بە دانیشتن و سرەوتن. گوێبیستی بڕیارە میریە دەست کرد و بەنجکراوەکانی دەستی جوولەکەی دەوروبەری خۆی نەبوو. دڵی بە دانیشتن و خۆشگوزەرانی ژیان دانەهات. تا لە ساڵی 1982 خۆی گەیاندە جیهادی ئەفغانستان و لە زانکۆی ئیسلامی جیهانی لە ئیسلام ئابادی شوانە بێژ بوو تا ماوەیەک. بەڵام دوجار بە تەواوی لێبڕا بۆ کاری جیهاد و خۆی یەکلایی کردەوە. عەزام بوو بە دڵی جیهادی ئەفغانی و توانی لە جیهادێکی ناوچەیەوە بیکات بە جیهادێکی جیهانی. خۆی شۆڕە سواری ئەو کاروانە بوو. خەو و خۆراکی لە ستەمکاران و کافران تاڵ کردبوو. شەو و ڕۆژ و زستان و هاوین هەر جیهاد جیهادی بوو. بۆیە دوژمنانی ئیسلام هەمیشە خەریک بوون پیلانی لەناوبردنی بۆدا بنێن. تا لە ڕۆژی 24 یازدەی 1989 لە کاتێکدا بۆ خوێندنەوەی وتاری هەینی مزگەوتی سەبع لەیل دەچوو سەیارەکەی بەسەر لۆغمێکدا تێپەڕی کە 20 کیلۆ TNT تێدا دانرا بوو. خۆی محەممەد و ئیبراهیمی کوڕی شەهید بوون لە شاری پیشاوەری پاکستان. هەزاران هەزار ڕەحمەت لە گیانی پاچی مامۆستای شەهید بێت و ئەم نامیلکەی منیش دیاری بێت بۆ گۆڕی خۆی و کوڕەکانی. چونکە ئەو هەمیشە لە وتارەکانیدا دوعای بۆ مسلمانانی کوردستان کردووە. ئەوەشمان لە یاد نەچێت نووسەر ئەم باسەی لە بارودۆخێکی تایبەتدا نووسیوە و ئێمە شویستمان وەک پاراستنێک بۆ دەقی واتای دانەر بڵاوی بکەینەوە. بڵاوکردنەوەشی مەرز نییە لەگەڵ ڕاوبۆچوونی وەرجێڕدا بگونجێت. ناوەڕۆک لاپەڕا هەشت.
وان بە باشزانی کە پێشەشی چەند باسێکی زۆر گرنگ و بایەخدار بخەمە پێش چاوی خوێنەری بەڕێزکە دەمێکە مرۆڤایەتی لێی بێ ئاگایە و پشتگوێی خستووە. هەرچەندە ئەم باسانە بریتین لە چەند ڕاستیەکی زۆر گەورە کە تەوەرەی ژیانی هەموو بوونەوەرن و بەبێ ملکەز بوون بۆ ئەو ڕاستیانە بوونەوەر ژیانی ناچێ بڕێوە. و لە پێشەچی ئەم نامیلکەدا باسم کردووە کە بیر و باوەڕ تا چ ڕادەیەکی گرنگ کاریگەرە لە ژیانی مرۆڤایەتیدا و نەکبەتی و بەدبەختی مرۆڤایەتی لەم ڕۆژەدا هۆی لە دانیەتی لە سنووری بیر و باوەڕی ڕاستەقینە. بە دوای ئەم پێشەچیەدا 8 فەسڵم دانەوە لە دوو توێی ئەم نامیلکەدا کە بەشی یەکەمیان لەبارەی عەقیدە و یەکتاپەرستیەوە ئەدوێ و دەری ئەبڕێ کە بوونەوەر بە گشتی بەندایەتی خوا ئەکات هەر شتەی بە زمانی تایبەتی خۆی. بە دوای ئەمەدا بەشی دووەم بۆمان ڕوون دەکاتەوە کە هەناسە ساردی و نەکبەتی مرۆڤایەتی ئەمڕۆ بەهۆی تێکچوون و بیر و باوڕەوەیە و ئەو دژایەتی کە لە نێوان زانست و دیندا ڕەچاو دەکرێ هۆی تێنەگەیشتنە لە عەقیدەی ڕاستەقینە. و لە بەشی سێیەمدا هەندێک لە تایبەتمەندیەکانی شەریعەتی ئیسلام بەرچاو دەکەوێت و لە هەمان کاتدا چاوساغی مرۆڤ دەکات و دەستی دەگرێت بۆ جێگای گونجاو و شیاوی خۆی. لە بەشی چوارەمیشدا سیفاتەکانی خوای تەعالامان باس کردووە و لە هەمان کاتدا هەوڵمانداوە کە بوارێک دروست بکەین لە نێوان فەرموودەکانی پێشینان سەلەف و پاشینان خەلەفدا. گەورەترین باسی ئەم نامیلکێش لە بەشی پێنجەمدا دەکەوێتە پێشچاو کە ئەویش ڕەزابوونە بە حکم و قەزای ئەڵڵا. بە دوای ئەمەدا بەشی شەشەم دێت و بڕیار دەدات کە ڕازی نەبوون بە یاسای خوای مانای دەرچوونە لەم دینە. بەشی حوتەمیش چەند بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا دەخاتە بەردەست بۆ ئەوەی پێمان بسەلمێنێ کە تێکەوتنی مرۆڤایەتی ئەمڕۆهۆی دوورکەوتنەوەیەتی لەم بیر و باوەڕە. کۆتایی ئەم باسەشم هێناوە بە بەشی هەشتم کە باسی چەند نمونەیەکی جوانمان بۆ دەکات لە ژیانی چەند کەسێک کە ئەم بیر و باوەڕە پەروەردەی کردوون، چەند گوڵەباغێک کە لە باخچەی ئەم شەریعەت و یاسایەدا پێگەیشتون، چەند چرایەک کە بە نووری خوای درەوشاونەتەوە و بوونەتە چرای تاریکستان و ڕێگایان بۆ هەموو کەسێ ڕوون کردوتەوە کە بیاوێت لە تاریکای ڕزگاری بێت و بەرەو ڕۆشنایی و بەختەوەری پێی هەڵگرت بێت. دانەر پێشەچی دانەر لاپەڕا دە ڕێبازی خوایی بۆ دامەزراندنی نەفسی مرۆڤ. أفغير دين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون. آل عمران آياتي 83. آيات جگال لا ديني خوات سديني هل أبجرن لا كاتك دا أوي لا آسمان كانوا زويدا هيا ملكسي فرماني خواب وبادل بنادل وهموشي لا پاشروش دا بولاي أو أقرينوا. بیر و باوەڕ تاکە تەرازوێکە کە مرۆڤ بتوانێ بەهۆیەوە کێشانەی هەموو هەڵسو کەوت و ئاڵوگۆڕێکی ژیانی خۆی پێ بکات. بەهۆی عەقیدەوە مرۆڤ ئەتوانێ خۆگر بێت و هەموو هەڵسو کەوتێکی ژیانی خۆی ڕێک و پێک بکات لە کردار و گفتار. تەنانەت ئەو داڵغە و وەسوەسە و خەیاڵانەی با دەرووندا هاتوچۆ ئەکات هەمووی پەیوەندە بەم ئامێرە پڕهەستەوە. بە کورتی بڵین عەقیدە مێشک و دەماغی هەموو هەڵسو کەوتێکی مرۆڤە. ئەگەر بەشێک لەم دەماغە ئالۆزا ئەوە مانای ئالۆزیەکی گەورە ئەخاتە هەڵسو کەوتیەوە و لاڕێیەکی زۆریش ئەکات بە مرۆڤ لە شەڕێگەی ڕاست. لەبەر ئەمە قورئانی پیرۆز بایەخێکی زۆر گرنگی داوە بە عەقیدە و لەوانەیە هەموو سوورەتەکانی قورئان ئایا لە مەککە هات بێتە خوارەوە یا لە مەدینە بێبەش نەبن لە باسی عەقیدە. بە تایبەتی ئەو سوورەتانەی کە لە مەککە هاتوونەتە خوارەوە بە زۆری تایبەتن بە باسی عەقیدەوە بۆ پتەوکردنی و دامەزراندنی لە دڵی مرۆڤدا. بە شێوەیەک ئەتوانین بڵین مەبەستی هەرە گرنگی سوورەتە مەچیەکان دامەزراندنی عەقیدەیە، کەواتە ئەو هەموو لاڕێکردن و پێ هەڵکەوتەی ئەمڕۆ ئێمە لە ژیانی خۆماندا بەدی ئەکەین ئیتر لە ژیانی تاکدا بێت یان کۆمەڵ هەمووی ئەگەڕێتەوە بۆ لادان لە هەست و عەقیدەماندا. ئەمڕۆژ مرۆڤەکان پێویستیان بەوە هەیە سەر لە نوێ بیر و باوەڕیان لا بنچینەوە بنیاد بنێنەوە لە مانای تاک و تەنیایی خوا و گەورەی و دەسەڵاتی خوا باش تێبگەن و لا قوڵایی دڵیانەوە باوەڕی پێ بکەن و خۆشەویستی خوا دەرونیان ئاوەدان بکاتەوە بۆ ئەوەی سەر لە نوێ جارێکی تر زیندوو ببنەوە. ئەم دینە بریتیە لەم سێ خاڵە بە کورتی. یەکەم مانای خوایەتی حەقیقەت و ئولوهیە. دووەم مانای بەندایەتی حەقیقەت العبودیە. سێیەم ئەو پەیوەندیەی نێوان خوا و بەندەکانی. ئەم سێشتە پێویستە لە دەرووندا بنسبەست بێت و دابمەزرێت. ناسینی خوا باڕێک و پێچی
ناسینی بەندە و مانای بەندایەتی و چۆن ئەبێ بەندە پەیوەندی بکات بە خوای خۆیەوە تا پێی وترێ بەندەی ڕاستەقینە. کاتێ ئەمانەمان زانی بۆمان ڕوون ئەبێتەوە کە زۆر هەڵەیە باسکردنی نوێژ و ڕۆژ و هەروەها هەموو لق و پۆپ و وردەکاریەکانی تریدین لەگەڵ کەسانێکدا کە هێشتا ئەم عەقیدە بە تەواوی نەچەسپاوە لە دڵیاندا و هەز بە گەورەی و دەسەڵاتی بێپایانی خوا لە دڵیاندا نییە و لامانەی خوایەتی خوا تێ نەگەیشتون. ئەمە شتێکە کە زۆربەی خەڵکی ئەمڕۆ لی بێ ئاگان و یادی لێ ناکەنەوە. تەنانەت زۆر لاوانەیش کە نوێژ و ڕۆژویان هەیە و خۆیان بە موسڵمان دەزانن، چونکە زۆر کات دەبینین کەسێک نوێژ و ڕۆژووی هەیە، بەڵام لە هەمان کاتدا زۆر کردەوەی لێ دەبیندرێت یان زۆر قسەی لێ دەبیسرێت کە پێی کافر دەبێت و لە سنووری ئەم دینە دەردەچێت، وەک گاڵتەکردن بە سونەتێ لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان بە حوکمێک لە قورئاندا هەبێت، یان پێکەنین بەدەم کوفری مرتەدێکەوە. بۆ زانیاری مرتەد کەسێکە کە پێشتر موسڵمان بوو بێت بەڵام پاشگەز بوو بێتەوە و بڕوای بەدین نەما بێت، با دایک و باوکیشی موسڵمان بێت، یان وەک یارمەتیدانی بێباوڕێک لە کردار و گفتاریە، وەک بڵێ هەرتۆ باشت کرد کە نوێژ ناکەیت، هەرتۆ باشت کرد کە بە ڕۆژوو نەبوویت و خۆت تێنوو نەکرد، یان وەک ئەوەی نوێشکەرێکی فەقیر بە بێباوڕێکی دەوڵەمەند دەڵێت کوڕە بەخوا لە قیامەتیشدا هەر ئەو خۆشتری دەبێت، یان خوایش لەگەڵ دەوڵەمەندایە و لەویش هۆکار واسیتە هەر هەیە. ئەمانە و زۆری ئەمانە زۆرن و لا نووسین نایەن و مشتێک نمونەی خەروارێکە و هەر یەکێ لەم قسانە و لەم کردەوانە خوا پەنامان بدات ئینسانی پێ مرتەد دەبێت و لە باوەشی ئەم دینە دەردەچێت. لەوانەشە ئەو کەسە خۆی بە خۆی نەزانێ خۆجنێودان بە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەدین و بە قورئان با لە حاڵەتی ڕق و قینیشدا بێت، هەر موسڵمانی پێ مرتەد دەبێت. پێشەوایان شافعی، مالیک، ئەحمەد و لەیث و ئیسحاق هەموو ڕەئیان لەسەر ئەمەیە کە ئەم جۆرە کەسانە مرتەد دەبن. بەڵگەشیان ئەم ئاەتەی قورئانە کە ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 12 دەفەرموێ: وإن نكثوا إيمانهم من بعد عهدهم وطعنوا في دينكم فقاتلوا أئمة الكفر إنهم لا أيمان لهم. مانای ئەگەر بەڵێنیان شکاند و تانە و تەشەریاندا لە دینەکەتان، ئێوەش لەگەڵ پێشەوایانی کوفر بجەنگن و غەزایان لەگەڵ بکەن، بەڕاستی ئەوان بەڵێنیان نییە و بێپەیمانن. ئەگەر کتێبێکی سربەخۆ بنووسرێت دەربارەی پاشگەز بوونەوە لە ئیسلام و ئەو شتانەی دەبێتەوەی پاشگەز بوونەوە، ئەو حکمانەی ڕوودەدات لە ژیانی موسڵمانێکدا کە پاشگەز دەبێتەوە لە دینەکەی، هێشتا هەر کەمە. کەوابوو من ناتوانم لە نامیلکێکی وها کووردا ئەم باسە باتێر و تەسەلی بنووسم لە کاتێکدا کە نامیلکەکەش تەرخان نەکرابێت بۆ ئەم باسە، بەڵام وەک یاسایەکی ئوسوڵ فقه دەڵێ ئەوەی کە بە هەمووی داناگەین نابێ واز لە هەمووشی بێنین. جابۆیە منیش دەمەوێت ئەم هەڵا لەدەست نەدەم و کەمێک دەربارەی پاشگەز بوونەوەی موسڵمان بنووسم. زۆر کەس لەناو ئێمەدا هەن بە دەفتەر نفوس موسڵمان و زۆربەی خەڵکی شەر بە موسڵمانیان دەزان و دەڵێن ناتوانین حکمی کوفریان بدەین چونکە لە دارولئیسلامدا دەژین و کەسیش ئاگای لە دڵی کەس نییە. بەڵێ ئەم بۆ چوونە ڕاستە ئەگەر کاتێ ئەو کەسە کردەوەیەک نەکات یان وشەیەک لە دەمی دەرنەچێت کە بەڵگە بێت لەسەر بێ باوەڕی، بەڵام ئەگەر ئەو کەسە خۆی بەدەمی خۆی هاوار بکات و لە زۆر شوێن و لای زۆر کەس بێباوەڕی خۆی دەرببڕێ و ئینکاری زیندووبوونەوە و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت بوونی خوایش بکات، هێشتا ئێمە هەر ناتوانین پێی بڵین مرتەد. جا ئەگەر ئەم جۆرە کەسانە مرتەد نەبن، ئیتر دەبێت کێ مرتەد بێت؟ یاسایەکی زاندرا و دامەزراوە لە عیلمی عەقائیددا هەر کەسێ ئینکاری شتێک لە ضەروریاتی دین بکات پێی کافر دەبێت. وەک ئەوە بڵێ نوێژ واجب نییە، یان ڕۆژوو واجب نییە، یان زەکات شتێکی بێکەڵکە و چارەسەری باری ئابووری ناو کۆمەڵگەی ئەمڕۆ ناکات، یان حەج ماڵ بەزایەدانە و بێعەقڵیە، یان وەک ئەوەی ئینکاری بوونی مەلائیکە یان جنۆکە بکات، چونکە ئەم جۆرەشتانە هەمووی بە ئاەتی قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زاندراون و موسڵمان نابێت گومانی لابوونیاندا هەبێت چونکە لە ضەروریاتی ئەم دینەن. جاکەوا بوو هەر کەسێ با کردارێکی خۆی یان گفتارێکی خۆی بێباوەڕی خۆی بۆ ئێمە دەربڕی، ئەوە ئێمە بەبێ دوودڵی ئەتوانین بە مرتەدی دابنین، هەتا ئەو کاتەی بۆمان ڕوون دەبێتەوە کە تەوبەی کردووە لەو هەڵوێستەی پێش و پەشیمان بۆتەوە.
بۆ نمونە ئەگەر مسلمانێکی نوێشکەر لە کاتی ڕق هەڵسانیدا وشەیەکی کوفر لە دەمی دەرچوو یان تفێکی کرد لە قورئانێک ئەوە لەو حاڵەتەدا کافر دەبێت. هەر کاتێکیش بیسمان شایەتمانێکی هێنا یان بینیمان نوێژێکی کرد ئەوە حکم دەدەینەوە بە مسلمان بوونی سەر لە نوێ، چونکە ئەو کوفرە کاریگەر نەبووە لە دڵی ئەو مسلمانەدا و لە ناخی دڵیەوە دەرنەچووە، تەنها حاڵەتێکی تایبەتی بووە، بەڵام ئەوەیشمان لە یاد نەچێت کە پێویستە ئەو مسلمانەی دوای شایەتمان هێنانیش تەوبەیەکی چاک بکات کە جارێکی تر وشەی کوفر لە دەمی دەرنەچێت با زۆر ڕقیشی هەستێ، چونکە کوفرکردن بەڵگەیە لەسەر لاوازی بیر و باوەڕ. بەڵام ئەگەر بەچکە مسلمانێک فەلسەفەیەکی تایبەتی بۆ خۆی هەڵبژاردبوو، دوای بیر و باوەڕێکی تایبەتی کەوتبوو کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ڕازی نەبوون و بەدەمی خۆی بێباوەڕی خۆی دەربڕی و ئینکاری ضروریاتی دینی دەکرد و قورئانی بە وەحی خوایی نەدەزانی، ئەوە بێگومان پێی مرتەد دەبێت و ناتوانین بڵین مسلمانە، هەتا بەدەمی خۆی و باکردەوەی خۆی بەڵگە نەدا بەدەستمانەوە کە پەشیمان بۆتەوە لەو هەڵوێستەی وازی لەو بیر و باوەڕە تایبەتیە هێناوە. چونکە کوفری ئەم جۆرە کەسانە کاریگەرە لە دڵیاندا و عەقیدە و هەستی ئیسلامی لە دڵ هەڵکەندون و گەڕانەوەیان بۆ ئیسلام ئاسان نییە، وەک ئەو کەسەی لا کاتێکی ڕقهەستاندا کوفرێک لە دەمی دەرئەچێت. جاکەوا بوو کوفر و پاشگەزبوونەوە دوو جۆرە و جۆری یەکەمیان ئاسانترە لە دووەمیان، وەک باسمان کرد، چونکە جۆری یەکەمیان وەک تۆزێک وایە کە تەنها لاپەڕی یەکەمی دڵی داگرتووە و بە ئاوتێوەردانێک لا ئەچێ، بەڵام جۆری دووەمیان وەک ژەنگێک وایە کە نووساوە بە دڵدا و بە ئاسانی لا ناچێ، چونکە هەموو لاپەڕەکانی دڵ هەڵیان مژیوە. زۆر لەو کەسانەی ئەمڕۆ پاشگەز بوونەتەوە لەم دینە خۆیان پێیان ناخۆشە پێیان بوترێ مسلمان، و لە زۆر شوێندا ئەم بێباوڕەی خۆیان دەردەبڕن و شانازیشی پێوە دەکەن. بەڵام لەناو کۆمەڵ و قەڕەباڵغیدا ئەم قسانە ناکەن بۆ ئەوەی بەرژەوەندیان نەفەوتێ و خەڵکی لەیان دوور نەکەونەوە، بۆ ئەوەی پێیان بڵێن ئەمانە هەر مسلمانن، چونکە لە دارول ئیسلامدا دەژین. ئەمە کورتەیەک بوو دەربارەی پاشگەز بوونەوە و ئەو شتانەی ئەبنە هۆی پاشگەز بوونەوە لە ئیسلام کە ڕەنگە زۆربەی مسلمانان شتێ لەم باسە بزانن، بەڵام سیر ئەوەیە مسلمانان زۆر بێ ئاگان لەو حکومانەی کە ڕوودەدەن دوای پاشگەز بوونەوەی مسلمانێک لە دینەکەی، وەک ئەوەی هەر مسلمانێک مرتەد بێت یەکسەر پەیوەندی دەپسرێت لە خێزانەکەی و لە یەک حەرام دەبن، ئیتر ئایا پیاوەکە پاشگەز بێتەوە یان ژنەکە. هەروەها مرتەد میرات لە باوک و برا و کەسوکاری خۆی نابات و کەسوکاریشی میراتی ئەو نابن. هەروەها سەربڕاوی دەستی حەرام دەبێت، واتە هەر حیوانێک مرتەد سەری بڕێ بۆ هیچ کەس حەڵاڵ نییە بیخوا. هەروەها مرتەد نیکاحی بۆ دانامەزرێت و ئەگەر کچ بێت نادرێ بەش و ئەگەر کوڕ بێت نیکاحی هیچ کچێکی بۆ نایەت، ئەگەر باوکی کچیش بێت ئەهلی ویلایەت نییە و ناتوانێت کچەکەی بدا بەش و. لە کتێبی مغنی المحتاجدا دەفەرمێ ئافرەتی مرتەدە بۆ کەس حەڵاڵ نییە، بۆ مسلمان حەڵاڵ نییە، چونکە ئەو کافرە و کوفرەکەشی وەک گاور و جوولەکە نییە کە قەراری پێکرا بێ و حەڵاڵ بێ بۆ مسلمانان. بۆ کافریش حەڵاڵ نییە، چونکە مەبەست لە نیکاح بەردەوامیە و مرتەدیش بەردەوام نابێت لەژێر سایەی ئیسلامدا. هەروە لە مغنی المحتاجدا دەفەرموێت مرتەد کە لە پوو نابات و میراتی لێ نابرێ، ئەمەش لەبەر ئەوەیە کە هەرچی جێ دەهێڵێت دەبێتە ماڵی بەیت الماڵی ئیسلام و کەس بۆی نییە دەستکاری بکات، ئیتر ئایا لە زمانی ئیسلامدا دەستی کەوتبێ یا دوای پاشگەز بوونەوەی. ئەمانە و چەندەها شتی تری وەک ئەمانە کە مسلمانانی ئەمڕۆ لێی بێ ئاگان و دۆشاویان تێکەڵ کردووە، زۆربەی ڕێبازی ژیانیان دەستکردی هەوا و ئارەزووی مرۆڤە و الله سبحانه وتعالىش لا سورة الفرقان آياتي 43 دفرمي أرأيت من اتخذ إلهه هواه أفأنت تكون عليه وكيلا أم تحسب أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا. مانای ئایا نابینی ئەوانەی کە هەوا و ئارەزویان کردووە بەخوا و پەرسراوی خۆیان، ئایا تۆ دەبیتە سەرگەورە و ڕیش سپیان بۆ ئەوەی نێڵی ڕێگای کوفر و هەوا و ئارەزوو بگرن؟ ئایا گومانوا دەبیت کە ئەوانە شت دەبیستن یا هۆش و ژیریان هەیە؟ نەخێر، ئەوانە وەک ئاژەڵوان، تەنانەت لە ئاژەڵیش گومڕاترن. جاکەوا بوو پێویستە پێش هەموو شتێک هەوڵ لە گەڵدا مەزراندنی عەقیدەدا بدرێ، چونکە خۆ مەشغوڵکردن بە چڵوپۆی شەریعەتەوە و پاسکردنی وردەکاری ئەحکام پێش دامەزراندنی عەقیدە لە دڵ و دەرووندا هەوڵێکی بێهودەیە و هیچ سەوز ناکات، بەڵکو وەک ئەوە وەهایە تۆ بە هەوادا بچێنی.
بەڵکو پێویستە دوای یاساکەی خوا بکەوین و تۆکە بە ئەرزێکی چاکدا بوەشێن و ئەمجا ئاوی بدەین و بژاری بکەین و خزمەتی بکەین هەتا بە تەواوی ئەدرەوشێت و ڕەگدا ئەکتێ و پەلوپۆل لێ ئەدا بە هەر چواردەوری خۆیدا. بیر و باوەڕی شەر بە هەمان شێوەیە چونکە بیر و باوەڕ بناغەیە بۆ هەموو هەڵسوکەوت و ڕەفتار و گفتارێکی موسڵمانان هەتا بیر و باوەڕ لە دڵدا دانەمەزرێ باسکردنی واجبە و سونەتە حەرامە و حەڵاڵە و گوناهە و خێرا کارێکی بێهودەیە و بەرهەم نادات بەدەستەوە بانگخواز نابێت با شێوەی خۆی تەماشای هەموو کەسێکی تر بکات بەڵکو پێویستە لەسەری وردە وردە بچێتە ناو باسەکانەوە و پلە بە پلا قوتابیەکانی ڕابێنێ لە ناکاو شتی قورسیان نەخاتە ئەستە و پێشەچی لە خاڵە گرنگەکانی دین ئاگاداریان بکات اینجا وردە وردە بە نەرمونیانی ئاگاداری وردەکانیان بکات چونکە جاری یەکەم ئەم ئاینە بەم شێوەیە بڵاو بۆتەوە پێویستە دڵ و دەروون پێشەچی پەروەردە بکرێت لەسەر خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئێمە چێ هێنانیە دنیاوە و بۆچی هێنانی مرۆڤ لەم کاروانی ژیانەدا داوای چی لێ دەکرێت و چێ بەرپرسیارە لە مرۆڤ ئایا ڕێبازی مرۆڤ لەم بوونەوەرەدا کامەیە و پەیوەندی مرۆڤ چییە بە بوونەوەرەوە چۆن خۆشەویستی خوا و ترسی خوا و شەرمکردن لە خوا لە ئاشکرا و پەنهانیدا جێگای خۆی دەکاتەوە لە دڵی مرۆڤدا بە شێوەیەکە لە گوناه و تاوان بیجێڕێتەوە ئەمانە و شێوەی ئەمانە پێویستە لە دڵی قوتابیەکاندا جێگای خۆی بکاتەوە و قومقوم شیرینی ئیمان بچێژێ ئێمەی بانگخوازیش دەستی بگرین و لاوردە هەڵەکانی چاوپۆشی بکەین لەلایەکەوە لا کەوتنەکانی ڕاستی بکەینەوە لەلایەکی تریشەوە ڕێگای بۆ خۆشکەین و زۆر سەرنەخەینە سەری دەربارەی هەندێ وردەکاری وەک خواردنەوە بە دەستی ڕاست و وازێنان لا جگەرە و ئەم جۆرەشتانە هەتا دەرونیان بەهێز دەبێت ئەو کات خۆی واز لەم جۆرەشتانە دەهێنێت و ملکەتی هەموو فەرمانێکی خوایی دەبێت هذا بلاغ للناس ولينظروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب إبراهيم آياتي 52 مانای ئەمە ئاگادارکردنەوەیەکی مرۆڤە هەتا پێی بترسن و بزانن تەنها هەرخوا خوایە و خاوەن بیر و هۆشەکانیش بیر بکەنەوە بەشی یەکەم پێناسەی عەقیدە و یەکتا پەرستی لاپەڕا 20 مەبەستمان بە عەقیدە باوەڕێکی بتەوە بە هەر شەش پایەکانی عەقیدە وەک لەو فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باس کراوە کە ئیمامی موسلیم لە پێشەوا عومەرەوە ڕیوایەتی کردووە قال فأخبرني عن الإيمان قال أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره وشيء العقيدة لازمان عربي دا لا عقدوا ورجراوة لسركيشي الفعيلية بماني المعقودة ديت يعني بماني اسم مفعولة لا قاموس المحيط هاتوا دلت عقد البيع والحبل والعهد شدة والعقد العهد مانای فرۆشنەکەی دابەست یان حەبلەکەی گرێدا یان پەیمانەکەی دابەست و العقد بە مانای العهد دێت کەوابوو العەقیدە مانای پەیمانێکی دابەسراوە و بەڵێنێکی دامەزراوە چونکە لە ناخی دەروون و قوڵای دڵدا بنجبەست بووە ڕوکنی یەکەم شایەتمانە لا إله إلا الله محمد رسول الله کە بەردی بناغەیە بۆ هەموو پایە و ڕوکنەکانی تر و کۆشکی ئەم دینە لەسەر ئەم بناغەیە دروست کراوە هەر ئەم بناغەیە کە مرۆڤ ئەگەینێتە کەناری ئاسایش و ڕێنمایی دەکات بۆ ڕێگای ئاشتی و لا تاریکی ڕزگاری دەکات الله سبحانه وتعالى لا سورة المائدة آية 15-16 دفرمه قد جاءكم من الله نور وكتاب مبين يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور بإذنه ويهديهم إلى صراط مستقيم مانای بەڕاستی لەلایەنی خواوە نور و پەراوێکی زۆر ڕوون و ئاشکراتان پێگەیشتووە خوا بەهۆی ئەو بەرنامە و ڕووناچی خۆیەوە ڕێنمایی کەسانێک ئەکات کە دوای ڕەزامەندی خوا بکەون دەستگرۆیان دەکات بۆ ڕێگاکانی ئاشتی و خۆشبەختی و بە فەرمانی خۆی دەریان دەهێنێ لە تاریکاییەوە دەیان بات بەرەو ڕۆشنایی ڕێنماییان دەکات بۆ ڕێگای ڕاست
ئەم بناغەی یەکتاپەرستی و خوا بە یەکزانینە بناغەی هەرە قایمی هەموو دینەکانی پێشووشە وەک قورئان لە سوورەتی ئەلئەنبیا ئایەتی 25 دەفەرموێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون مانای خوا ڕوبەڕووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ئێمە پێشتۆ هەر پێغەمبەرێکمان ناردبێن نیگامان بۆ ناردووە کە هیچ خوایەکی بەحەق نییە جگە لە من کەوابوو ئێوەش هەر من بپەرستن خۆ دیارە ئەمەش ئەوەمان پێڕائەگەێنێ کە ئەم بوونەوەرە بەگشتی دروستکراوی ئەڵڵایە و بە فەرمانی ئەو ئەچێ بەڕێوە و هەرچی شت هەیە لەژێر دەسەڵات و خواستی ئەوایە و هیچ شتێ لە خواستی ئەو دەرناچێ ئەمە خاڵی یەکەمە و نابێت لە یادی بکەین الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين سورة السجدة آية حوت خوایەکی ئەو تۆیە کە هەموو شتێکی بە جوانی دروست کردووە و ئادەمی زادیشی یەکەم جار لە قوڕ دروست کردووە خاڵی دووەم ئەوەیە کە هەرچی دروستکراوەکانی ئەم بوونەوەرە هەیە سەربازێکە لە سەربازەکانی خوا و ملکەسی فەرمانی خوان وەک قورئان دەفەرمێ أفغير الدين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون آل عمران آيەتی 83 مانای ئایا جگە لە دینی خوا دینێکی تر هەڵدەبژێرن لە کاتێکدا هەرچی لە زەوی و ئاسمانەکاندا ملکەسی فەرمانی ئەڵڵان بەدڵ بێت یان نابەدڵ و گەڕانەوەی هەمووشیان هەر بۆ لای ئەڵڵایە هەروەها دەفەرموێت وله من في السماوات والأرض كل له قانطون سورة الروم ئایەتی 26 مانای هەرچیها لە ئاسمانەکان و زەویدا هەمووی ئەڵڵایە و هەمووی ملکەتی فەرمانی ئەڵڵایە لە شوێنێکی تردا دەفەرمێ قل يا نار كوني بردا وسلاما على إبراهيم سورة الأنبياء آية 69 مانای ئەی ئاگرد سارد و سەلامەت بە لەسەر ئیبراهیم و ئەزیەت و ئازاری مەدە وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم سورة الإسراء آية 34 وتا هەموو لم بوونەوەرەدا خەریکی یاد و تەسبیحاتی ئەڵڵایە بەڵام ئێمە لە زمانیان حاڵی نابین خاڵی سێیەم جاری وابووە خوای گەورە هەندێ لەم سەربازانەی خۆی کردۆتە یارمەتی دەر و خزمەتکاری بەندێ لە بەندەکانی خۆی وەک چۆن باو جنۆکەی تەرخان کردبوو بۆ سولەیمان على نەبینا وعليه الصلاة والسلام وەکو الله سبحانه وتعالى لا سورة سبأ آية 12 دەفەرمێ ولسليمان الريح غدوها شهر ورواحها شهر وأسلنا له عين القطر ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير مانای ئێمە بامان تەرخان کردبوو بە فەرمانی سلێمان ڕێیدەکرد سەر لە بەیانیان ڕێگای مانگێکی دەبڕی و سەر لە ئێوارانیش ڕێگای مانگێکی ئەبڕی و مسمان بۆ توان بۆ وەک سەرچاوەی ئاو مسی لەبەر ئەڕۆیی بۆ ئەوەی لە پیشەسازیدا بەکاری بهێنێ هەروەها هەندێک لە جنۆکەکان بە فەرمانی ئەو هەڵدەسوڕان و لەبەردەستی ئەودا بوون هەر کەسێ لەوان لە فەرمانی سلێمان دەربچێ ئێمە سزایەکی زۆر سەختی پێ ئەچێژین لە قیامەتدا خاڵی چوارەم هەموو شتێک لەم بوونەوەرەدا ئایا گیان لەبەر بێت یان بێگیان ڕێبازێکی تایبەتی خۆی هەیە لەسەر ئەم ڕێبازە دەڕوات و ناتوانێ بەموو لەیلا بدات بۆ نمونە ڕۆژمەدارێکی تایبەتی خۆی هەیە و دەبێ هەر لەو سنوورەی خۆیدا بخولێتەوە ئەگەر تەنها یەک گۆشە لە تەوەرەی خۆی دەربچێت خۆیشی سەرنگوم ئەبێت و زۆر شتی تری سەرنگوم دەکات هەروەها مانگ و زەوی و هەموو ئەستێرەکانی تر ئەمەیە دەستوری خوا بۆ هەموو شتێ لەم بوونەوەرەدا وایش ئەبێت شێوازی ئەم پەرستش و بەندایەتیە ئاشکرا دەبێت بۆ بەندێ لە بەندەکانی ئەڵڵاه وەک ئیمامی موسلیم ئەجێڕێتەوە لە جابیرەوە ڕەزای ئەڵڵای لێبێ هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من بەردێ دەزانم لە مەککەدا کە پێش ئەوەی ببمە پێغەمبەر
صلى الله عليه وسلم هەموو جارێ سەلامی لێ دەکردم و ئێستاش ئەو بەردە دەناسم. خۆ ئەو ڕیوایەتانەی کە باسی گریانی دارخورماکەمان بۆ دەجێڕنەوە کاتێک کە پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم لێی جیابۆتەوە گەیشتۆتە ڕادەی تەواتر لە مانادا. وایش ئەبێ سووسێکی ئەم بەندایەتیە ئاشکرا ئەبێت بۆ یەکێ لە پیاوچاکان وەک دەجێڕنەوە کاتێ ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێت عەلای کوڕی حەزرەمی نارد بۆ جەنجی پاشگەزبووەکان ئەلمورتەدین خۆی و سوپاکەی کەوتنە دەشت و بیابانێکی بێپەیە و زۆر تێنویان بوو لەوانە بوو بفەوتێن. عەلا لە وڵاغەکەی دابەزی و دوور کات نوێژی کرد و لە پاشان فەرمووی: یا حەلیم، یا عەلیم، یا عەظیم، پاراومان بکە. بە فەرمانی خوا کۆپڵە هەورێک وەک باڵی باڵندا کەوتە سەریان و بارانی بۆ باراندن. هەتا هەموو کاروانەکە تێر ئاو بوون و هەرچی و کونە و کوڵانیشیان پێبوو پڕیان کرد لە ئاو. لە پاشا هەتا گەیشتنە جێگایەک کە پێیان ئەوت دارین کە بە گوێی دەریاوە بوو. موسڵمانەکانیش کەشتیان دەست نەکەوت پێی بپەڕنەوە چونکە پاشگەزبووەکان هەموو کەشتیەکانیان سووتاندبوو. لەم شوێنەشدا هەمدی سعەلا دوور کات نوێژی کرد و ئەمجا فەرمووی: یا حەلیم، یا عەلیم، یا عەظیم، بمانکەرە ئەو بەر. اینجا لغاوی ئەسپەکەی گرت و فەرمووی: بێن بەدوامە بەناوی خواوە. ئەبوو هوڕەیرە دەفەرمێ سوێندم بە ئەڵڵا بەدوایە ڕۆیشتین بەسەر ئاوەکەدا تا چووینە ئەو بەر. نەپێمان و نەگۆرەوی پێمان و نەسمی وڵاغمان هیچی تەڕنەبوو. سوپاکەش 4000 کەس بوون. بۆ زانیاری لەسەر ئەم فەرمایشتە ئەتوانی بڕوانیتە الاستیعاب في معرفة الأصحاب يوسف بن عبد البر لاپەڕا 525 و دار المعرفة بيروت 2006 میلادی و سیر الأعلام النبلاء برجد لاپەڕا 359 مكتبة الصفا القاهرة. الركنی دووەم باوەڕ بە فریشتەکانی ئەڵڵا کە ئەویش بەشێکە لە عەقیدەی ئێمە. قورئانیش پێمان ڕائەگەێنێ کە مەلائیکە بەرپرسیارن لە پارێزگاری ئادەمیزاد و چاودێری کردنیان. هەروەها بەرپرسیارن بۆ ژمارەکردنی کردەوە و تۆمارکردنی هەموو هەڵس و کەوتێکیان. وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی الطارق ئایەتی 4 دەفەرمێ: ئین كل نفس لما عليها حافظ. مانای هەموو کەسێک مەلائیکەیەکی لەسەرە و چاودێری هەموو کردەوەیەکی ئەکات. هەروەها ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی قاف ئایەتی 18 دەفەرموێ: إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. مانای لە کاتێکدا هەردوو فریشتەی دانیشتووی ڕاست و چەپ پێشوازی لە کردەوەکانی دەکەن هەتا بینوسن هیچ گفتەیەک لە دەمی دەرناچێ ئیلا لە هەمان کاتدا چاودێری کەرێکی توند و تیژ ئاگاداریەتی. هیچی لێون نابێت، لە هیچ غافڵ نابێت. مەلائیکە پارێزگاری ئادەمی زادن و کردەوەکانی ژمارە دەکەن و ئاڕاستەی پەروەردیگاری ئەکەن و هەندێکیان بەرپرسیارن لە گیان کێشانی مرۆڤ، هەندێکیان بەرپرسیارن لە ڕزق و ڕۆزی مرۆڤ، هەندێکیان بەرپرسن لە فوکردن بە نەفخی سووردا. هەروەها مەلائیکە داوای لێخۆشبوون بۆ تاوانبارانی موسڵمانان دەکەن و حازری کۆبوونەوەی قورئان و دەرس و زیکر و تەهلیلەیان دەبن وەک لە فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باس کراوە. ڕوکنی سێیەم باوەڕکردنە بەو کتێبانەی ئەڵڵا ناردوویەتیە سەر پێغەمبەران. باوەڕ بەو کتێبانە بەشێکە لە عەقیدەی ئێمە. پێویستە باوەڕمان هەبێت بە سوحوفی ئیبراهیم و تەوڕاتی موسا و ئینجیلی عیسا و زەبووری داود و قورئانی پیرۆز. پێویستە باوەڕمان هەبێ بەوەی ئەم کتێبانە هەمووی لەلایەن خواوە هاتوون. بەڵام ئەبێ لێرەدا ئاگاداری دووشت بین زۆر بەوردی. یەکەمینیان ئێمە باوەڕمان هەیە ئەم کتێبانە هەمووی ئاسڵ و بناغەیان لەلایەن خواوەیە. بەڵام دەستی مرۆڤ یاری پێکردون و زۆر ئاڵ و گۆڕی بەسەردا هاوردون و دەستکاری کراون وەک قورئان ئەم هەواڵەمان پێدەدات. ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی البەقەڕە ئایەتی 79 دەفەرمێ: فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. مانای
وەیل و سزای سەخت بۆ ئەو کەسانەی بەدەستی خۆیان شت دەنووسن و لە پاشا ئەڵێن ئەمە لەلایەن خواوە هاتۆتە خوارەوە بۆ ئەوەی بیدەن با نرخێکی کەمی دنیایی. ئەم جارەش سزای سەخت بۆیان بۆ ئەوەی کە بەدەستی خۆیان ئەینووسن و سزای سەخت بۆیان بۆ کار و کاسبین ناڕەوایان. بەم شێوەیە قورئان پێمان ڕادەگەێنێ کە مرۆڤ یاریان بە هەموو کتێبە ئاسمانیەکان کردووە و هیچ کتێبێ لەسەر ڕووی ئەم زەمینە بە ساغی نەماوەتەوە جگە لە قورئانی پیرۆز. بەڵام قورئان هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە و نایەت، وەک ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلحەجر ئایەتی 9 دەفەرموێ: ئینا نەحن نەزەلنە الذیکر وئینا لەه لەحافظون. مانای بەڕاستی ئێمە قورئانمان ناردە خوارەوە و هەر ئێمەش ئەی پارێزین و نایاڵین مرۆڤ دەستکاری بکات. دووەمینیان ئەوەیە ئەبێ بزانین کە قورئان ئاخرین ڕێباز و یاسایە کە ئەڵڵا نازڵی کردوتە سەر زەمین. هەموو کتێبەکانی پێشوو بە هاتنی قورئان سراونەتەوە، لە قیامەتدا خوا هیچ بەرنامەیەک وەرناگرێت جگەل لە ئیسلام، وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 85 دەفەرمێ: ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. مانای هەرکەس جگەل لە ئیسلام هەر دینێکی تر هەڵبژێرێ خوالەی وەرناگرێ و لەو دنیاش خەسارەمەند دەبێت. ڕوکنی چوارەم، باوەڕکردنە بە پێغەمبەرایەتی هەموو پێغەمبەران. هەر کەس ئینکاری پێغەمبەریەکی لەم پێغەمبەرانە بکات ئەوە لە چوارچێوەی دینی ئیسلام دەردەچێت و خوا هیچی لێ قبول ناکات، چونکە پێغەمبەران هەموو لە قورئاندا باسکراون، وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 285 دەفەرمێ: آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. مانای پێغەمبەر صلی الله عليه وسلم باوەڕی هێناوە بەو قورئانەی خوا بۆی ناردووە، هەروەها موسڵمانان هەمویان باوەڕیان هێناوە بەخوا و بە فریشتەکانی خوا و بەو کتێبانەی خوا ناردوویەتی بۆ پێغەمبەران و بە پێغەمبەرانی خوا و دەڵێن ئێمە جیاوازی ناخەینە نێو پێغەمبەران و باوەڕمان باگشتیان هەیە، هەروەها دەڵێن ئەی خوایە ئێمە فەرمانی تۆمان بیست و چوین بەدەمیەوە، داوای لێخۆشبوونت لێ دەکەین ئەی خوایە پاشە ڕۆژمان هەر بۆ لای تۆیە. ڕوکنی پێنجەم، باوەڕهێنان بە ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە. ئەم باوەڕە زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا و بەردی بناغەی هەموو دینە ئاسمانیەکانی پێش ئیسلامیشە. ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 62 دەفەرمێ: إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصائبين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. مانای بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە بەم دینەی پێشەوە محەممەد و ئەوانەشی کە چوونەتە سەردینی گاوڕیان جوولەکە یان سابیئە پێش ئەوەی ئەم دینانە بسڕێنەوە، ئەوانەیان کە باوەڕیان بەخوا و بە ڕۆژی دوایی بووە و کردەوەی چاچیان کردووە، ئەوانە ئەجر و پاداشتی خۆیان هەیە لە بارەگەی خودادا، هیچ ترس و خەمێکیان لەسەر نییە. باوەڕ بەخوا و ڕۆژی دوایی و کردەوەی چاکە ئەم سێ بناغێ لە هەموو دینێکی ئاسمانیدا هەر بناغە بوون و زۆر بە گرنگ دانراون. ئیسلام ژیانی دنیا بە پردێک تەماشا دەکات کە لێەوە دەپەڕینەوە بۆ ژیانی هەتاهەتایی پاشە ڕۆژ. لەم ژیانەشدا مرۆڤ بە چەندین پلە و بارودۆخدا دەڕوات، سەرەتا لە منداڵدانی دایکیەوە هەتا سەرزەمین و هەتا گۆڕ و ئەمجارە زیندوو بوونەوە و کێشانەی کردەوە، ئەمجا تێپەڕبوون بەسەر پردی سیڕاتدا و ڕۆیشتن یان بۆ دۆزەخ یان بۆ بەهەشت. لە ڕاستیدا تەنها باوەڕ بە ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە دەتوانێت مرۆڤ بجێڕێتەوە لە هەموو تاوان و خراپەیەک و پاڵ دەنێ بە موسڵمانانەوە بۆ جێبەجێکردنی هەموو فەرمانێکی شەرعی و خۆپاراستن لە هەموو جۆرە گوناهێک، چونکە باوەڕدار ئەزانێ کە هەموو کردار و گفتارێکی لەسەر تۆمار ئەکرێ بە زۆر ورد و بچووکیش بێت، لەبەر ئەوە هەمیشە ئاگاداری خۆیەتی. الله سبحانه وتعالى لا سورة الكهف آية 49 دفرمه: ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها
ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. منای کارنامە ئەخرێتە پێشچاو. ئالەم کاتە ترسناکەدا ئەبینی و تاوانباران ترس و لەرزدایان دەگرێت و دەڵێن ئەی سزای سەخت بۆ ئێمە، خۆ ئەم نامەی ئەعمالە هیچی لە یاد نەچووە و هیچی جێنەیەڵاوە و لە گوناهی ورد و درشت هەر هەمووی ژماردووە. ئەبینن ئەوەی کردویانە ئامادەکراوە لە بەردەستیاندا خوای زوڵم لە هیچ کەس ناکات. ڕوکنی شەشەم، باوەڕ بە قەزا و قەدەر مانایوانیە مرۆڤ دەستەوسان دانیشێ و بڵێ خوا هەرچی لە چارە نووسی و مدێتە ڕێم و ئیتر پێویست ناکات من زەحمەتی خۆم بدەم. بەڵکو باوەڕ بە قەزا و قەدر جوولەنەرێکی زۆر سەرەکیە بۆ هەوڵدان بۆ هەموو کارێکی چاکە و خۆلادان لە هەموو کارێکی خراپە. چونکە مسلمان دڵنیایە لەوەی ڕزقی نووسراوە و هەروەها ئەجەلی دیاری کراوە و نامرێ هەتا هەموو ڕزق و ڕۆزی خۆی نەخوات وە کەس ناتوانێت تیکەیەک لە ڕزقی دیاریکراوی کەم کاتەوە یا ڕۆژێک لە تەمەنی زیاد بکات هەرچەندە ئەو کەسە خاوەن دەسەڵات و لێهاتوش بێت. الله سبحانه وتعالى لا سورة الأنعام آية حفدة دفرمه وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يمسسك بخير فهو على كل شيء قدير. منای ئەگەر خوا بیەوێت تووشی ئەشکەنجە و ئازارێکت بکات کەس ناتوانێت لەسەرتی لابەرێ، گەر بشێوێت تووشی خۆشیێکت بکات ئەوە خوا توانای بەسەر هەموو شتێکدا هەیە و کەس باڵا دەستی نییە. هەروەها پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لەم بارەوە فەرموودەی زۆرە وەک ئەم فەرمودانە ماناکەیتان بۆ دەخوێنینەوە. مانای تۆ بزانە ئەگەر هەموو ئومەت کۆ ببنەوە بۆ ئەوەی قازانجێکت پێ بگەێنن ناتوانن هیچ قازانجێکت پێ بگەێنن مەگەر شتێک خوا لە چارەی تۆی نووسی بێت و ئەگەر هەمووشیان کۆ ببنەوە بۆ ئەوەی زیانێکت لێ بدەن ناتوانن هیچ زیانێکت لێ بدەن مەگەر شتێک کە خوا لە چارەی تۆ نووسی بێتی. حديث حسن صحيح رواه الترمذي. بەڵێ ئەمبیر و باوەڕە پتەوە بوو کە پاڵی ئەنا با پێشینانەوە بۆ ئەوەی واز لە ماڵ و منداڵ و ژیان بهێن و خۆیان بهاونە ناو گەرمەی شمشێر بازی و لە هیچ کەس نەترسن و ماڵ و منداڵیان بسپێرن تەنها بەخوا و هیچیان بۆ جێ نێڵن. وەک کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەبوو بەکری پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە ڕۆژی تەبوک ئایا چیت جێڵاوە بۆ منداڵەکانت فەرمووی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو بیر و باوەڕان مسلمان ئەخاتە شوێنێکی زۆر بەرزەوە و بەرزتر لە ماڵ و سامان و پلەوپایە. لەو شوێنە بەرزەوە مسلمان تەماشای خەڵکی سەرزەمین ئەکات بە دەروونێکی پڕ لە خۆشەویستی و سۆز و هەستی مرۆڤایەتیەوە. داوای ئەوەیە خۆزگایە هەموو ئادەمی زاد وەک ئەم بێبایەخی ژیانی دنیا حاڵی بووبایەن و بەرز بووبایەنەوە بۆ ئەم پایە بڵندەی ئەو. بەڵێ هۆی ئەم بیر و باوەڕە پاکە بوو کە یارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم توانیان گوێ بەم ژیانە نەدەن و بە هەست و هۆش و بیر لەگەڵ قیامەتدا ئەژیان هەرچەندە بەلاشە هێشتا هەر بەسەر زەمینەوە بوون بەڵام چاویان بەتیژی بڕی بووە بەهەشت و ترس و بیمی حیساب و سزای دۆزەخ خولیای سەریان بوو. ڕەنگە بەسمان بێت ئەگەر یەک نمونەی بچووک باز بکەین بۆ ئەوەی بزانین ئەم تاقمە پیرۆزە چۆن دەژیان. ئیمامی تەبەڕانی لە حارثی کوڕی مالیکی ئەنساری بۆمان دەجێڕێتەوە کە ڕۆژێکیان حارس تێپەڕی بەلای پێغەمبەردا صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی پرسی حاڵت چۆنە ئەی حارس؟ ئەویش فەرمووی بووم بە باوەڕدارێکی ڕاستەقینە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویت ئاگات لە گوفتت بێت هەموو شتێ ڕاستیەکی هەیە. ئەی ڕاستی باوەڕی تۆ چییە؟ وتی دونیام لە بەرچاو کەوتووە بە شەو شەونێژ ئەەکەم و بە ڕۆژ بە ڕۆژوم وا دەزانم چاوم لە عەرشی خواوەیە و تەماشای ئەهلی بەهەشت دەکەم و هاتوچۆی یەک دەکەن و تەماشای ئەهلی دۆزەخیش دەکەم دەنجی هاوار و نرکە و زارەیان لێبەرز بۆتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی حارس ڕێگەی ڕاستت دۆزیوەتەوە و بیگرە. سێ جار ئەمەی فەرموو. بەڵێ بەم شێوەیە ئەم یارە خۆشەویستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پلەی باوەڕی خۆی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوون کردەوە و فەرمووی باوەڕی گەیوەتە ڕادەیە کە تەماشای ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ دەکات و دنیای لا بێزراوە و شەو و ڕۆژ خەریشی پەرستشە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەم هەست و نەستەی بەلاوە ڕەوابوو سێ جار فەرمووی ڕێگەی ڕاستت گرتووە و بەری مەدە. ئەمە نمونەیەکی بچووکە لە چەندین نمونەی گەورە بۆمان ڕوون ئەکاتەوە کە چۆن بیر و باوەڕ لە ژیانی ئەم پیاوانەدا کەوتۆتە جوڵە و قورئان لە هەڵسوکەوتیاندا ئاوازی داوەتەوە.
ئێستش با گوێ بگرین لە ئیمام ئەحمەدی کوڕی حەمبەل بۆ ئەوەی بزانین چۆن ژیاوە لەگەڵ ئەم عەقیدەیەدا. پیاوێک چووە خزمەتی پێیوت کە خوا بەڵێنی ڕۆزی داوە ئیتر خەم خواردنت بۆچی، کە ئاگری دۆزەخ ڕاستە تاوانکردن بۆچی، کە دنیا دوایی دێت دڵنیایی بەم ژیانە بۆچی، کە حساب و لێکۆڵینەوە هەیە کۆکردنەوەی ماڵ بۆچی، کە هەموو شتێ بە قەزا و قەدەری ئەڵڵایە ترس و بیم بۆچی، کە پرسیاری نەکیر و منکەر حەقە دڵڕاهێنان بە دنیا بۆچی. پیاوەکە لە خزمەت ئیمام هەستا و بەڵێنیدا ئیتر ڕازی بێت بە قەزا و قەدەری ئەڵڵا. بەشی دووەم، چارەڕەشی مرۆڤایەتی بەهۆی تێکچوونی عەقیدەوەیە. لاپەڕا 34. ئالێرەدا چەند خاڵێکی گرنگەن پێویستە هەمیشە لە یادمان بێت هەر کات باسمان لە عەقیدە کرد یان ئەم دینەمان ڕاگەیاند ئەو خاڵانەیش ئەمانن. یەکەم، ئەمە بیر و باوەڕی ئیسلامە لەلایەن خواوەیە و ڕێبازی هەتاهەتایی ژیانی مرۆڤایەتیە لەسەر زەمیندا. دووەم، ئەم بیر و باوەڕەی کە کۆشکی شەریعەتی لەسەر بنیات نراوە تەنها ئەو دەتوانێت بەختەوەری مرۆڤ دابین بکات لە هەردوو دنیادا. سێەم، تەنها هەر ئەو بیر و باوڕەیە کە ئەتوانێ برایەتی بخاتە نێوان لایەنی گیانی و لاشە ئەڕۆح وەلجەسەد لە یاسای مرۆڤدا، لایەنی زەوی و ئاسماندا لە یاسای بوونەوەردا، لایەنی پەرستشی خوا و هەوڵی ژیان لە یاسای ئایندا، وەک مامۆستا سەید قوتب لە پەڕاوی ئەلعەدالەت ئیجتیماعیەدا باسی کردووە. چوارەمین، هەموو هەڵسوکەوتێکی مرۆڤ بنیات دراوە لەسەر عەقیدە و چەند وێنەیەکن لەو ئاوێنەی عەقیدەوە دەبیندرێن. پێنجەمین، هەر کردەوەیەک لە عەقیدەوە هەل نەقوڵابێ بێسوود و کەڵکەل لە پاشە ڕۆژدا. الله سبحانه وتعالى لسورة إبراهيم آياتي هجدا دفرمه مثل الذين كفروا بربهم أعمالهم كرماد اشتدت به الريح في يوم عاصف لا يقدرون مما كسبوا على شيء ذلك هو الضلال البعيد. مني ئەوانەی کە بێباوڕن کردەوەکانیان وەک خۆڵم مێشێک وهایە کە گەردوولێکی زۆر قایم لێی بدات و پەرت و بڵاوی بکاتەوە. ئەم پێنج خاڵە زۆر گرنگە هەموو موسڵمانێک دڵی بداتێ و بیکاتە مەشخەڵی ڕێگەی ڕزگاری و بەختەوەری خۆی. هەر لەبەر گرنگی عەقیدەیە کە زۆر لە ئایەت و سوورەتەکانی قورئان چارەسەری ئەم مەسەلەیە ئەکەن. درێژترین ماوە کە ماوەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو لە مەککە ئایەتەکانی قورئان زیاتر لەم بارەوە ئەدوان بۆ ئەوەی بیر و باوەڕ لە ناخی دڵی باوەڕدارەکاندا دابمەزرێ و تێکەڵاو بە دڵ و دەروونیان بێت، چونکە پەروەردەکردنی دڵ و دەروونەکان ئەبێ بە ئەستەم و لەسەرخۆیی بێت و لەوانەیە بە قەدەر پێگەیشتنی قەد و باڵەکانی پێویست بێت. وكو الله سبحانه وتعالى لسورة الإسراء آية 106 دفرمه وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا. مناي قرآن كوا وردا ناردومان تخوار وبو أوي با لسرخوي بيخويني توا بسر مردوم دا. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە دامەزراندنی عەقیدە لە دڵ و دەرووندا ئەبێتە بناغا بۆ بەڕێوەبردن و پیادەکردنی هەموو یاسا و ڕێبازێک هەر لەبەر ئەوە ئەحکامی ئیسلام دوا کەوت هەتا دوای کۆچکردن، هەتا عەقیدە بە تەواوی لە دەرونی یارەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بچەسبێت تا ئەو کۆمەڵە ببنە مەشخەڵی دامەزراندنی کۆشکێ هەرگیز نەڕووخاوی ئیسلام. مامۆستا أبو الحسن ندوي لا براوي ماذا خسر العالم بإنحاطة المسلمين دا دفرمه گرەی کوێرە یەکەم هاوڵ بۆ خوادانان و بێباوەڕی کرایەوە دوای ئەوەی هەموو گرێکانی تر کرایەوە یەک لە دوای یەک. پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری یەکەم بیر و بڕوای لا دڵی موسڵماناندا چاند و پەروەردەی کردن جیهادی لەگەڵ دڵ و دەروونیاندا کرد و سەرکەوت لەم جیهادەدا. ئیتر دوای ئەوە لە هەموو جارێکدا سەرکەوتن یاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو. ئاەتی حەرامکردنی عەرەق هاتە خوارەوە لە کاتێکدا پیاڵە و پەرداغی پڕ لەمەی بەدەستیانەوە بوو، کەچی فەرمانی خوا نەیهێشت ئەو پەرداغە مەیە بگاتە لێویان و جەرجی گڕگرتویان، بەڵکو خۆیان بەدەستی خۆیان کەوتنە شکاندنی سەدان کوپەی زڵی پڕ لەمەی، هەتا لافاوی مەی لا کۆڵانەکانی مەدینەدا هەڵسا. تەنها یەک وشەی فەهەل ئەنتم منتەهون، مانای ئایا ئێوە واز ناهێنن توانی عادەتێک لەناو ئەو موسڵمانەدا بنکەن و ڕیشەکێش بکات کە بە سەدان ساڵ بوو لە ناویاندا ڕەگی داکوتابوو. بەڵام کاتێ ئەم پرسیارەی قورئانیان بیست هەموو بەجارێ وتیان ئینتەهەینا،
وازمان هێنا کەچی ئەمریکای زەبەلا حەوڵیدا مەی حەرام بکات لە وڵاتەکەی خۆیدا و هەرسی توانە و دەسەڵاتی بووە گۆڤار و ڕۆژنامەکان و سینەما و وێنەکاری و کۆبوونەوەکردن با خەڵکی و لێدوان و گفتوگۆی زەنا و پسپۆڕەکان و چەندین هۆی تری خستە کار بۆ ئەوەی زەرەر و زیانی مەی بە خەڵک ڕابگەن و زیاتر لە 6 ملیۆن دۆلار لەم پێناوەدا سەرف کرا و نزیکەی 10 بلیۆن لاپەڕە چاپ کرا بۆ بەڕێکردنی ئەم یاسایە نزیکەی 250 ملیۆن جونەیهی داناوە 300 کەس درا لە 3.5 ملیۆن کەسی خرایە زیندانەوە و نزیکەی 4 بلیۆن و 400 ملیۆن جونەی ماڵی ئەو کەسانەی سەرپێچی ئەو یاسایان کردبوو بەتاڵان براو خرایە ژێردەستی میریەوە کەچی گەلی ئەمریکی هەتا ئەبوو زیاتر تا مەزرۆی مەیخۆری دەبوو هەتا ئەو زەبەلاحە ناچار بوو لە ساڵی 1933دا قانونەکەی هەڵبوەشێنێ و لا کاری بخات و مەی حەڵاڵ بکاتەوە بۆ زانیاری لەسەر ئەم باسە بڕوانە فی ظلال القورئان بەرجی 5 لاپەڕە 72 چاپی 4 لە نووسینی شەهید سەید قوتب پیرانی دنیا دیدە دەڵێن درەخت لە سەرەوە چەندێ بەرز و بەر بڵاو بێت ئەوەندەش ڕەگی چووە بەناخی زەویدا عقیدە وەکو بناغە وهایە بۆ هەموو بینا و کۆشکێک تا بینا و خان و بەرز و بڵند بێ ئەبێ بناغە و بنچینەکەشی ئەوەندە قایم و قوڵ بێت کەوابوو جێگای خۆیەتی کە هەمیشە دووپاتی بکەینەوە پێویستە سەرەتا پەروەردەی دڵ و دەروون بکەین لەسەر بناغەکانی ئیمان و ئیسلام بەتایبەتی لەم چەرخەدا کە نوری ئیمان لا دڵی وەچەی تازەدا زۆر کەس بووە لە هەندێ شوێندا هەرگوژاوەتەوە هەر لەبەر گرنگی عەقیدەیە کە زۆربەی ئەو ئاەتانەی کە باسی لێ دەکەن دەست پێکەن باوشەی قول وەکو قل هو الله ئەحەد یان قل ئەعوذ برب الناس یان قولوا آمنا بالله لێرەدا خاڵێکی زۆر گرنگەیە پێویستە دەستنیشانی بکەین ئەویش جیاوازی خستنە لە نێوان بۆچوونی بیر و باوەڕی التەسەوور الاعتیقادی و بۆچوونی فەلسەفی التەسەوور الفەلسەفیدا بۆچوونی بیر و باوەڕ تێگەیشتن و حاڵی بوونێکە کە لە قوڵایی دڵدا قەرار دەگرێ و تێکەڵاو دەبێت لەگەڵ هەست و بیردا و لا کردەوە و ژیانی ڕۆژانەی مرۆڤدا ڕەنگ دەداتەوە تەنانەت دەتوانین بڵین تەنها عەقیدەیە کە بتوانێت ڕەوڕەوەی مێژوو بەڕێوە بەرێوکار بکاتە سەرچۆنیەتی ژیانی مرۆڤ و لە بارێکەوە بیگۆڕێ بۆ بارێکی تر بەڵام بۆچوونی فەلسەفی هەوەسکاریەکی عەقڵە تەنها لە مێشکی فەیلسوفدا ئەژی و لە ژیانی ڕۆژانەی هیچ کەسدا تەنانەت فەیلسوف خۆشیدا هیچ شوێنەوارێکی لێبەدی ناکرێ ڕۆژێ لە ڕۆژان فەلسەفە ژیانی مرۆڤایەتی یەک هەنگاو بەرەو پێش نەبردووە و تێکەڵاو باویژدان و سۆزی مرۆڤ نەبووە و زۆر لە زانایانی ئیسلام ڕایان وهایە کە حەرامە خۆخەریکردن بە عیلمی فەلسەفەوە وەک منطق ئەمانیش ئیمامی سویوطی و ئیبن سڵاحی شارەزووری و ئیمامی نەوەوی و چەندین زانایتر بێگومان بۆ چوون و فتوای ئەم زانایانە لە هەوانتە نەبوو چونکە باشزانی ویانەکە بیر و باوڕێکی قورئانی با بۆچوون و قسەی فەیلسوفەکان نەقڵ ناکرێت چونکە فەلسەفە بەرهەمی بیر و هۆشی مرۆڤە و عەقیدەش نیگای خواییە و هەر کات عەقیدە تێکەڵاو بە منطق و فەلسەفە بوو بریقە و ڕەونەقە خواییەکەی نامێنێ تێکەڵاو بادڵ و دەرونی خەڵکی نابێ و دڵە تاریکەکان ڕووناک ناکاتەوە سروشتی مرۆڤ لێی دوور دەکەوێتەوە و هەر کەس شارەزای منطق و علمی کەلام بێ ئەم ڕاستیە باش ئاگادارە هەندێ لە زانە بەرزەکان وەکو ئیمامی غەزالی و ئیمام الحەرەمەین الجوەینی و ئیمامی فەخرەددینی ڕازی هەوڵیان داوە کە عەقیدەی ئیسلامی لا ڕێگەی منطق و فەلسەفەوە ڕابگێنن بەڵام پاش ماندووبوونێکی زۆر بۆیان دەرکەوت کە هەوڵەکەیان بێهودە بووە و تەنها ماندووبوونەکەیان بۆ ماوەتەوە لەوانە بوو خۆشیان تیابسن و باوەڕیان تێک بچێ ئەگەر ئەڵڵا فریایان نەکەوتایە بۆیە پاش تاقیکردنەوەیەکی ترش و تاڵ بڕیاریاندا کەواز لەم ڕێبازە بهێن و بچنەوە سەر ڕێبازی سادە و ئاسانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەقلی عەقیدەدا کە ڕێگای پێشینانە ئیمامی غەزالی لە نامیلکەکەی ئیلجام العەوام عن علم الكلام دا نووسیویە زانستی کەلام شیفای منی نەدا و منی نەگەیاندا ئامانجی خۆم ئیمام الحەرەمەین الجوەینی لە دوای ژیانیدا پەنجەی پەشیمانی خۆی ئەگەست بۆ ئەو تەمەنەی لەگەڵ فەلسەفە و کەلامدا بەزایەیدا بوو هەروەها دەفەرموێت دان بگرن بە خۆتاندا لەسەر بیر و باوەڕی پیرەژنەکان خۆ ئەگەر خوا بە میهرەبانی و بەزەی خۆی فریام نەکەوێ و لەسەر دینی پیرەژنەکان گیانم نەکێشێ و ئیخلاس نەکاتە دوا هەنگاوی کاروانم ئەوە ئیبن جوەینی تواچوە و تووشی وەیل و سزای سەخت بووە ئیمام فەخرەددینی ڕازیش دەفەرمێ کۆتایی هەوڵ و بەرەو پێشچوونی عەقڵ بەندبوون و بەسنەوەیە و ئەو پەڕی هەوڵ و تێکۆشانی عالەم گومڕایی و سەر لێ شێواییە
دڵمان زۆر بێگانە و نەناسە لەگەڵ لاشەماندا و پوختەی ژیانی دنیامان ئەزیەت و ئازار و چارە ڕەشیە لا باس و مشت و مڕی ژیانماندا هیچ مەبەستی ڕازی خوایی لێ ڕازی بێت ئەوەیە کە ئادەمیزاد هەرچەندە عەقڵی کۆڵ بکات لەگەڵ زانستی منتق و فەلسەفە و کەلام و ئەم زۆرەشتانەدا کۆشش بکات لەم ڕێگەیەوە ئەوە زیاتر گومڕا ئەبێت و ڕۆحی هەمیشە بێگانە دەبێت لە لاشەی و ئاشنا نابێت بە یەک لەم ڕێگەوە و هەرچی لا تەمەنی لەگەڵ ئەم جۆرە باسانەدا بەسەر بردبێ هەمووی بە فیڕۆ ڕۆییوە هەر قیل و قالی کە پاڕاوی هیچ ڕۆحی ناکاتەوە. هەروەها ئەم زانایانە بوون لا زانستی ئوسوڵ الفقهدا ئەم عیلمەشیان تێکەڵاو کرد بە فەلسەفە و منتق تا لە ئاکامدا ئەمیش وەک عەقیدەکە وشک و بێتام بوو دوای ئەوەی کە لە سەرەتاوە زۆر تەڕ و پاراو بوو و بۆ بەراوردی ئەم ڕاستیەش ئەتوانی تەماشای ڕسالەی ئیمامی شافعی بکەیت کە یەکەم کتێبە لە عیلمی ئوسوڵدا دانراوە بزانە چەندە ئاسان بێگرەیە بۆ سروشتی موسڵمانان. ئەمجا تەمەشای پەراوی جەمع الجەوامع یان التەحریری کەمال بن الهەمام میش بکە کە بۆ دەردەکەوێت ئاسمان و ڕێسمانیان بینە لە هەمووی سیرتر ئەوەیە کە زانستی منتق و کەلام تا ئەمڕۆژ لە خوێندنگاکاندا دەخوێندرێن بە بیانووی ئەوەوە گوایە ئەمانە شتێکی زەرورین بۆ تێگەیشتنی عەقیدە. ئەگەر بەندەی خوا بە هەر شتێکەوە گیرۆدە بێت جگەل لە کوفر باشترە لەوەی گیرۆدەی عیلمی کەلام بێت. ئیمامی ئەحمەدیش دەفەرمێ خاوەنی علمی کەلام قەت سەرکەوتوو نابێت بڕوانە تەبلیس و ئیبلیس لاپەڕانەوەت و یەک بۆ زانیاری لەسەر ئەم باسە کەواتە پێویستە عەقیدە دوور بێت لە بۆچوون و تیۆرەکانی مرۆڤ و تێکەڵاو بە قالوقیل نەکرێت چونکە ئەو عەقیدەیە لەلایەن خواوە هاتۆتە خوارەوە هەر کات تێکەڵاو باوتەی مرۆڤ کرا بە پاچی نامێنێتەوە و ئەگەر ئەتەوێت زیاتر لەم ڕاستیە ئاگادار بیت وەرە لەگەڵما با پرسیارە لە چەرخەکانی مێژوو بکەین. قورئانی پیرۆز پێمان ڕائەگەێنێ کە پێغەمبەران عەقیدەیان ڕاگەیاندووە بە هۆز و گەلی خۆیان و نەهیان لێکردوون لە هاوڵ بۆ خوادانان و بتپەرستی وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلئەنبیا ئایەتی 25 دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. مانای ئێمە پێشتۆ ئەی محەممەد هەر پێغەمبەرێکی ترمان ڕەوانە کردبێن نیگامان بۆ ناردووە بەوەی کە هیچ پەرستراوێکی بە حەقی تر نییە جگەل لە من ئێوەش هەر عیبادەتی من بکەن. بەڵام خۆ هەر قورئان خۆی شایەدی ئەدا لەسەر ئەوەی کە گاور و جوولەکە ئەم عەقیدەیان گۆڕی و لایاندا لە ڕاستی وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی التەوبە ئایەتی 30 دەفەرمێ وقالت اليهود عزير بن الله وقالت النصارى المسيح بن الله ذلك قولهم بأفواههم يضاهئون قول الذين كفروا من قبل قاتلهم الله أنا يؤفكون. مانای جوولەکەکان ئەیانوت عوزەیر کوڕی خوایە نەعوذ بالله گاوڕەکانیش دەیانوت مەسیح کوڕی خوایە نەعوذ بالله ئەم وتەیان ئەوت بەدەم بێ ئەوەی بەڵگەیان هەبێت لەسەر ڕاستی ئەم دەعوایە بەڵێ گوفتەکانیان وەک گوفتەکانی کافر و بێباوەڕانی پێشخۆیان وەها بوو ئەی نەعلەت و نەفرینی ئەڵڵایان لێبێت بۆ کوێ ئەچن یان چۆن لا ئەدەن لە حەق بۆ لای ناحەق. خۆ ئەگەر تەماشای ئەلکیتاب المقەدەس بکەی شتیوەها دەبینیت سرت سوڕ دەمێنێ. بۆ نمونە لە ئیسحاحی سەیەمدا هاتووە خوا بانگی کرد لە ئادەم وتی ئەی ئادەم تۆ لەکوێی پاک و خاوێنی بۆ تۆ ئەی خوا لە وتەی ئەم نەزان و باوڕ تێک چوانە. ئایا ئەگەر خوا نەزانێ ئادەم لەکوێیە ئیتر چۆن ئەبێ پێی بووترێ خوا ئەی گوایە نەیان زانیوە کە قورئانی موسڵمانان وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئەلمولک ئایەتی 13 دەفەرمێ وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. مانای قسەکانتان بەنهێنی بکەن یا دەنگی پێ هەڵبڕن هیچ فەرق ناکات چونکە خوا ئاگاداری ناودڵ و دەروونە. کەوابوو ئەوەیش کە بەسەر کتێبە پێشوەکاندا هاتووە هەموو دەستکاری مرۆڤە و بە ئارەزووی خۆیان قەڵەمیان تێوەرداوە و لەیان زیاد و کەم کردووە بۆ نرخێکی کەم درۆیان بەدەم خواوە کردووە و شتیان بە ناوی ئەوەوە نووسیوە
وكو الله سبحانه وتعالى لسورة البقرة آية 79 دفرمه فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون بەم کارە پیسا زۆر شتی تازەیان خستە ناو عەقیدەی خوایەوە وەک عەقیدەی ئەتتەثلیث مانای خوا بەسێ زانین هەروەها زۆر شتی تر لەبارەی زانستی جوگرافیا و ئەستێرەناسی ناویانە جوگرافیای گاور و هەر زانایەک لەم بیر و ڕایانە لای بدایە یان توێرێکی تازەی زانستی بدۆزرایەتەوە و ئاشکرای بکردایە کاربەدەستانی کڵێسا ئەیان گرت و ئەیان برد بۆ دادگاکانی پشکنین و لێکۆڵینەوە بۆیە زۆر لە زاناکان خۆیان شاردەوە لا ترسی کڵێسا و پەنایان بردا بەر بێشە و ئەشکەوتەکان و زۆریشیان گەیشتن بە سزای کڵێسا کە نزیکەی 300,000 کەس بوون کە 32,000یان بە زیوندی و سووتێنران و لەناو ئەوانەدا زانای بەناو بانگی سروشتناسی بڕۆنۆ ساڵی 1600 و هەروەها زانای بەناو بانگ جالیلو ساڵی 1642 کە بڕوای بە سوورخواردنی کوڕەی ئەرز هەبوو بەرکەوتن بێگومان ئەم هەڵوێستەی پیاوانی کڵێسا بووە هۆی دروستبوونی دوژمنایەتیەکی بەتین لە نێوان زانایان و پیاوانی کڵێسادا و زانایان کەوتنە هەوڵدانی ئەوەی کە چۆن بتوانن لا چنجی کڵێسا خۆیان ڕزگار بکەن و توانە و دەسەڵاتی کڵێسا بڕمێنن بۆ ئەم مەبەستە هەندێک لە زاناکانیان وەک لوثەر کە لە ساڵی 1546 میلادی مردووە و کلڤن کە لە ساڵی 1564 میلادی مردووە کەوتنە هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەم گیر و گرفتانە و بەرەنگاری هەڵوێستی پاپاکانیان کرد و بەرپەرچیان دانەوە لە بڵاوکردنەوەی عەقیدەی ئەتتەثلیث و فرۆشتنی پسوولەی لێبوردن سەک الغوفران کە پیاوانی کڵێسا بەناوی ئاینەوە بازرگانیان پێوە ئەکرد سەک الغوفران پسوولەی لێبوردن سەنەدێکی شەرعی پاپایە ئەیفرۆشن بە تاوان باران وەک ئەوانەی زینایان کردووە یان نوێژیان نەکردووە و لە یاساکانی کڵێسا دەرچوون بەهۆی ئەم سەنەدەوە پاپا لەیان خۆش ئەبێ پاپا خۆی بە جێگیری خوا دەزانێ بۆیە دەتوانێ بەڵێنی لێخۆشبوون بدات گەر بوێرم دەڵێم ئیسقاتی ئەم ڕۆیش لە ناو موسڵماناندا زۆر نزیکە لەمە ئەڵڵا پەنامان بدات ئێستاش دەگەڕێینەوە سەر باسەکەی خۆمان بەم شێوەیە جەنگێکی خوێناوی بەرپا بوو لە نێوان ئەم دوو لایەنەدا لە نیوەی دووەمی چەرخی هەژدەهەمدا کە ناوندرا بە سەردەمی دەسەڵاتی ژیری و عەقڵ فیشتە سەری بەرز کردەوە بە ئاشکرا دژایەتی ئاینی ئەکرد و عەقڵی کردە سەرگەورە و پێشەوە هەر لەم سەردەمەدا هەیگەڵ ویستی لایەنگری ئاین بکات بەڵام با شێتانە چونکە ئەیوت خوا بریتیە لە عەقڵ و ژیری پاک و خاوێنی بۆ خوا لە بیری هەڵەی ئەوانە ئەم ململانێ زیاتر بوو لە نێوان زانست و ئایندا بە هەڵهاتنی بەرەبەیانی چەرخی نۆزدەهەم کە ناوندرا بە سەردەمی دەسەڵاتی هەست کە سروشتی بە سەرچاوەی هەموو زانست و لێکۆڵینەوەکە ئەزانی وە لەم سەردەمەدا سروش زاڵ بوو بەسەر ژیری و ئایندا و تەنانەت ژیریشیان بە وەچەی سروشدا ئەنا و بەلایەنەوە وەها بوو کە سروشت نەخشەی ڕاستی ئەکێشێت لە عەقڵدا و هەر لەم سەردەمەدا داروین سەری هەڵدا و پەڕاوی ئەسڵ الئەنواع و ئەسڵ الئینسانی دانا و کەوتە بربەرەکانەی کڵێسا با شێوەیەکی زەق و ئاشکرا خەڵکیش ئەمەیان بە هەل زانی بۆ ڕزگاربوونیان لەدەست ئەو دێوەی کە چەندەها کەسی شێلا بەناوی دینەوە دوای داروین با شێوەیەکی ڕەقتر مارکس کەوتە بربەرەکانەی ئاین و بێباوڕی ئاشکرا کرد و دینی بە تلیاچی گەلاندایە قەڵەم و مێژووی جیهانی هەموو جێڕایەوە بۆ سک و گەڕاندن بە دوای خۆراکدا و ئامانجا سەرچەکانی مرۆڤی بە سێشت دایە قەڵەم خواردن و خانە و ئارەزووی جنسی ئەمجا دوای ئەمانە ئارەزوو بازی بەناوبانگ فرۆید جیهانی پڕ کرد لە گاڵەگاڵی ئارەزوو بازی و بەلایەوە وابوو ئارەزووی جنسی ڕەوڕەوەی ژیانی مرۆڤە و ڕۆح هەر وجودی نییە و ئاین و ڕەوشت و نەریت هەموو بەرهەمی ئارەزووی جنسین کوڕی منداڵ لەبەر ئارەزووی جنسی دایکی خۆی خۆش ئەوێ و کچیش هەر لەبەر ئەوە باوکی خۆی خۆش ئەوێ ئەمانە و چەندەهای وەک ئەمانە کەوتنە کار بۆ دژایەتی ئاین و بەسەر پەنجەی سەهیۆنیزمی جیهانیەوە یاریان پێ ئەکرا لە پەڕاوی بڕۆتۆکۆڵات حوکەماء السەهیۆنیدا لە پرۆتۆکۆڵی دووهەمدا ئەڵێ ئێمە هەوڵماندا بۆ ڕەوازپێدانی بیرروڕای مارکس و نیشتە و داروین و نەخشەمان کێشاوە بۆ سەرکەوتنیان
چونکە ئەو کاریگەریەی کە بیر و ڕای ئەمانە ئەیکات بۆ ڕوخاندنی ڕەوشت و بیر و باوەڕی ئاین پەروەرانی جگە لە جوولەکەکان زۆر ڕوون و دیاریە بۆمان. دوای ئەم جەنگە درێژخایەنە پیاوانی کڵێسا دران بە زەویدا و بە کزی و دڵشکاوی گەڕانەوە و خۆیان حەشاردا لە نێو چوار دیواری کڵێساکاندا و لەم زۆران بازیەدا تێشکان و وەهۆی ئەم تێشکانەشیان زۆر ڕوون و ئاشکرایە، چونکە ئاینی ڕاستەقینەی خوای نەکەوتە ئەم ململانەوە بەڵکو و بڕوای هەڵقرچا و هەڵبرسکاوی مرۆڤ کەوتە ئەم زۆران بازیە لەگەڵ زانستدا وە زۆر لەم تیۆرە زانستیانە خاوەنی بەڵگەی ڕوون و تاقیکردنەوەی دوور و درێژ بوون. مامۆستا محەممەد بەهی ئەڵێ لێرەوە دەرئەکەوێت لە زۆرانبازی عەقڵ لەگەڵ دیندا زۆرانبازی بیری مرۆڤ بوو لەگەڵ پیاوانی کڵێسادا. ئێستاش کڵێسا هەر ئەوەی بۆ ماوەتەوە کە هەناسە بڕچەی پێکەوتووە بە دوای خەڵکدا ڕائەکا و بەو پەڕی توانایەوە هەوڵ ئەدا بۆ ئەوەی دۆستانی کڵێسا هەفتانە ساتێ یا کەمتر بێنە کڵێسا و بۆ ئەم مەبەستا بە چەندین شێوە خەڵک هەڵ ئەنێ و ڕابواردن و تەماح ئەخاتە بەردەمیان. بۆ نمونە ورد بەرەوە لەم ئاگادارکردنەوەی کە بەسەر دەرگایەکی لە کۆلێجەکاندا هەڵواسرا بوو بۆ ئامادەبوونی ئاهەنگێکی کڵێسا لە ڕۆژی یەکشەمەیەکی ئۆکتۆبەری ساڵی 1950 میلادی کاژمێر 6 ئێوارە، نانێکی ئێوارە و چەند یاریەکی جوان، چەند مەتەڵێک و چەند پێشبڕکەیەکی ڕابواردن، سەماکردن و سووردان. ئابەم جۆرە خەڵکیان لە کڵێساکانی خۆیان خڕەکەنەوە، لەگەڵ ئەوەشدا خەڵک بە تەنجانەوە ناچێت. بەشی سێیەم سیفەتەکانی عەقیدە لاپەڕا 48. زۆرانبازی نێوان زانستی و دین لە سەرەتاوە لە ئەوروپا دەستی پێکرد، لا پاشان وردە وردە هاتە ناو جیهانی ئیسلامی، وەچەی تازە پێگەیشتووی موسڵمانانیش کوێرانە خۆیان فڕێدایە ناو ئەم ئاشوبەوە وا تێگەیشتن کە هەموو دینێک وەک دینی مەسیحی دژایەتی زانست ئەکات و نایاڵێ زانایان خزمەتی زانست بکەن. هەر بەم تەرازومەنە کێشانە و پێوانەی ئاینی ئیسلامیشیان کرد. زانایانی ئیسلامیشیان ناونە بە ڕیجال و دین، وەک پیاوانی کڵێسا بەم شێوێ لاوەکانمان بە تایبەتی ئەوانەی کە لە خوێندنگاکانی ڕۆژ ئاوادا بڕوانامەیان بەدەستهێنا بوو کەوتنە بربەرەکانەی ئاین. ئەو هەڵسو کەوتانەی لەو شوێنانە دیبوویان و ویستیان بێ زیاد و کەم بەرامبەر بە ئیسلام و زانایانی ئیسلام بەکاری بهێنن، بەڵام لاوەکانی ئێمە لە یادیان چوو بوو کە دینی ئیسلام دژایەتی زانست ناکات، بەڵکو ڕێز لە زانست و زانایان ئەگرێ. ئەوەتە ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلموجادەلە ئایەتی 11 دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير. مانای خواپلەی باوەڕدارانتان بەرز ئەکاتەوە، هەروەها ئەوانەیش کە زانان بە چەندین پلە، کەوابوو ناگونجێ هیچ کە زانست بە پێچەوانەی ئاەتەکانی قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلمەوە بێت، و هەر کات دیمانتیۆرێکی زانستی پێچەوانەی ئاەتێکی قورئان یا فەرمودەیەکی سەحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو، ئەوە مانای وایە ئەو تیۆرە ئاڵ و گۆڕی بەسەر دادێت، وەک چەندین تیۆری تر کە خاوەنەکەی خۆی یان کەسێکی تر دوای خۆی سەلماندوویەتی کە هەڵەیە و ڕاستی نەپێکاوە. پێویستە ئەوەش بزانین کە زانایان لە مەودای پزیشکی و گەردوونناسیدا ئاڵای ئاشتیان بەرز کردوێتەوە و بڕوایان بە بوونی پەروەردیگار هێناوە، وازیان لە ململانەی ئاین هێناوە، و ئەمڕۆ ئەتوانین بڵین زانست هاوشان و دۆستە بۆ نادیار ئەلغەیب نەک دژ بەیەک بن. و ئێمە کاتێک ئەڵێن زانست بڕوای هێناوە بابوونی ئەڵڵا مەبەسمان ئەوە نییە ئێمە بە شایەدی زانست باوەڕمان هێناوە، نەخێر ئێمە پێش ئەمە بڕوامان هێناوە و چاوەڕێی وتەی ئەم و ئەو نەبووین، بەڵام ئەم ڕاستیانە ئەخەینە پێشچاوی ئەو کەسانەی کە بەناوی زانستەوە ئینکاری پەروەردیگار ئەکەن، چونکە ئەمڕۆ زانست خۆی گەواهی نەزانی و نەفامی ئەدات بۆ ئەوانەی بڕوا ببوونی ئەڵڵا ناکەن. و ئەگەر ئەتەوێت زیاتر لەم باسە ئاگادار بیت پەڕاوی ئەڵڵا یەتەجەلا فی عەصر العالم بخوێنەرەوە گوێ بگرە لاوتەی ڕسل ئەرنست کە مامۆستای زانکۆی فرانکفۆرتی ئەڵمانیا کە ئەڵێ بەڕاستی ملوێنەها ملوێن خانەی زیندوو لەسەر ڕووی ئەم زەمینە هەموو شایەدی ئەدەن بۆ توانا و دەسەڵاتی پەروەردیگار، لەبەر ئەوە من بڕوایەکی زۆر دامەزراوم هەیە بە بوونی پەروەردیگار. هەروەها لەم بارەوە ئەتوانی پەڕاوی ئەلعلم یەدعو لیلئیمان بخوێنیتەوە یان پەڕاوەکانی مامۆستا عەبدوڕەزاق نەوفل الله والعلم الحەدیث
الإسلام والعلم الحديث، القرآن والعلم الحديث وهتا دوای ئەم چەندێرە کاتی ئەوەمان هاتووە بینە سەرباسی ئەو عەقیدەیە کە خوا بەڵێنی داوە بە پاراستنی. ئایا ئەبێت جێگای ئادەمیزاد چی بێت لەم عەقیدەدا؟ ئیسلام بە چاوی ڕێزەوە تەماشای مرۆڤ ئەکات، بەڵکو مرۆڤ پلەی یەکەم ئەگرێت لەم بوونەوەرەدا، و لە یەکەم کاتی دروستبوونی مرۆڤەوە خوای گەورە فەرمانیدا بە فریشتەکان کە سەزدەی بۆ بەرن، ئەمیش هەر لە بەڕێزی پێشەوە ئادەم بوو. و لەم بارەوە ئاەتی قورئان زۆرن و لە ژمارە نایەن. بۆ نمونە لە سوڕەتی ئەلئیسراء ئاەتی 7 الله سبحانه وتعالى دەفەرمێ: ولقد كرمنا بني آدم وحملناه في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. مانای بەڕاستی ئێمە ڕێزمان لە ئادەمی زاد گرتووە و هۆی سواری و گواستنەوەمان پێبەخشیوین لە وشکانی و دەریادا. ڕزق و ڕۆزی پاک و خاوێن و بەتاممان پێداون، کردومانن بە سەرگەورەی زۆربەی ئەو شتانەی کە دروستمان کردوون. بە هەمان شێوە لە سوڕەتی ئەلبەقەڕەش ئاەتی 30 دەفەرمێ: وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. مانای لە کاتێکدا خوای تۆ خەبەری دا بە فریشتەکان کە من لەسەر ڕووی زەویدا جێنشینێک بۆ خۆم دائەنێم. جێنشینی خوا لەسەر زەوی و ئاوەدانکردنەوەی زەوی بەشێکە لە عیبادەت هەموو لایەن و کون و قژبنێکی ژیان ئەگرێتەوە. نوێشکردن عیبادەتە، هاتوچۆی خزم و خۆیش عیبادەتە، چاوداخستن لە ئاستی حەرامدا عیبادەتە، پۆشینی بەرجی پڕ لە حەیا بۆ ئافرەت عیبادەتە، دەستپاچی لە مامەڵەدا عیبادەتە، خۆشەویستی و پەیوەندی نێوان ژن و مرد عیبادەتە، هەموو هەڵسو و کەوت و جوولە و تەنانەت نیازێکی چاکەی مرۆڤ ئەبێ بە عیبادەت. بەو مەرجەی بە نیازی ڕەزامەندی خوا ئەو کارە بکات کەوابوو کردەوە لە ئیسلامدا پەیوەندە بە نیازی دڵەوە نەک بە بەرهەم و کۆتاییەکەیەوە. بەو مانە هەر کەس هەستا بەکارێک و مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا بوو ئەوە خوا بە عیبادەت بۆی ئەنووسێ با کارەکەیشی بەرهەم نێ و نەگا بە ئامانج. لێرەدا شتێکی ترمان بۆ ڕوون ئەبێتەوە کە ئەویش ئەوەیە عەقیدەی ئیسلامی دژ بە وتەیە کە ئەڵێن گەیشتن بە مەبەست هەموو هۆیەکی گەیشتنمان بۆ ڕەوە ئەدات. نەخێر لە ئیسلامدا دروست نییە پەنا ببرێت بۆ هۆی پیس و ناڕەوە، بۆ گەیشتن بە ئامانجێک بە ئامانجەکەش ڕەوا بێت. بۆ نمونە دروست نییە گزیکردن لە کاتی تاقیکردنەوەدا بە هیوای دەرچوون، هەروەها دروست نییە دزینی ماڵی کافرێک بە هیوای ئەوەی یارمەتی موسڵمانانی پێ بدرێ. لێرەدا پێویستە دەستنیشانی ئەوە بکرێت کە لەم دواییەدا زانایانی فقه ئەحکامی ئیسلامیان دابەش کرد بۆ لای چەند بەشێک، وەک العیبادات، المعاملات، والوصايا، النکاح هەتا دوایی. ئەمەش بۆ ئاسانکردنی خوێندن و لەبەرکردنی بۆ قوتابیەکان. دیارە ئەم دابەشکردە لەم لایەنەوە خزمەتی بە فەقێ و زاناکان کرد، بەڵام لە لایەکی تریشەوە زیانی گەیان بە بۆچوون و تێگەیشتنی ئەو مامۆستا و قوتابیانەی کە دەمیان لەناو ئەم کتێبانەدا بوو، چونکە وا تێگەیشتن کە تەنها بەشی ئەلعیبادات بە پەرستش دائەندرێ، بەشەکانی تری هیچ بۆنێکی عیبادەتی لێ نایەت. بێگومان ئەم بۆچوونەش زۆر هەڵەیە. هەروەها هەموو سەرپێچێکی فەرمانی خوا تاوانە و حەرامە ئیتر لە هەر سووسێکی ژیاندا بێت. جیاوازی نییە ئایا لە عیبادات دابێ یان لە معاملات یا لە نیکاحدا. مامۆستا محەممەد ئەسحەد لیوبۆلت نایسکە زانایەکی گاوری نەمساوی بوو موسڵمان بوو. ئەڵێ ئیسلام تەمەشای ژیان ناکات بەو شێوەیە شتێکی ڕێکەوتی بێ و شیرازە و بێسەر و بنە، یان تەنها خەیاڵ و داڵغەیەکی قیامەتە، بەڵکو ئیسلام وا تەمەشای ژیان ئەکات کە هەموو سووس و لایەنەکانی یەکێتیەکی تەواو هەیە لە نێوانیاندا و عیبادەتی خوا هەموو لایەنەکانی ژیان ئەگرێتەوە. تەنها ئەم بۆچوونەش ئەتوانێت بە تەواوی مرۆڤ بگەێنێتە خۆشبەختی لە چوارچێوەی ژیانی دنیادا. عیبادەت لە ئیسلامدا بریتی نییە تەنها لە ملکەچی و سەرداخستن لە کاتی نوێژەکاندا یان ڕۆژوەکاندا، بەڵکو هەموو لایەنەکانی ژیان دائەگرێ. ئێستەش کاتی ئەوە هاتووە کە هەندێک لە سیفەتەکانی عەقیدەی ئیسلامی باز بکەین و تا چ ڕادێک شوێنەواری جێڵاوە لە ژیانی مرۆڤدا. یەکەم سیفەتی ئەم عەقیدەیە ئەوەیە کە لەلایەن خواوەیە و دەستکاری مرۆڤی تێدا نییە و گۆڕانی بەسەردا نەهاتووە. لەبەر ئەوە دڵنیا ئەبین کە ئەم عەقیدەیە گونجاوە لەگەڵ سروشتی مرۆڤدا و بەختەوەری وا لە دواکەوتنی ئەم عەقیدەیەدا.
بەدبەختی وا لە پشت لێ هەڵکردنیدا تەنانەت خێر و خۆشی ئەم ژیانەش بەسراوە بە گوێگرتنی ئەم شەریعەتەوە. وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالاش لە سوورەتی ئەلئەعراف ئایەتی 96 دەفەرمێ: ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون. مانای بەڕاستی ئەگەر دانیشتووی دێهات و شارەکان بڕوای ڕاستیان بەخوا بهێنایە و لەخوا بترسایەن ئێمە فەڕ و بەرەکەتی ئاسمان و ئەرزمان بۆ ئەکردنەوە، بەڵام بە پێچەوانەوە ئەوان بڕوایان نەکرد بەخوا و با ڕۆژی دوایی هەتا ئێمە لە ناکاتا گرتمان و بەڵامان ناردە سەریان بەهۆی کردەوەی ناهەمواری خۆیانەوە. بێگومان عەقیدەیەک کە خوایی بێت ناگونجێ هیچ ناتەواویەکی تێدا بێت، چونکە خوا دوورە لە عەیب و ناتەواوی. هەر عەقیدەی خوایی ئەتوانێ برسیەتی سروش بە تەواوی تێر و تەسەل بکات، چونکە سروشتێک کە دروستکراوی خوای گەورە بێت هەر بە ئەو دڵنیا ئەبێت و ئەم برسیەتی سروشتە کە پەنا ئەباتە بەردەسەڵاتی خوای لە کاتی کارەساتی سامناکدا باڕوونی دەرئەکەوێ و دێتە زمان و تەنانەت ئەو ستالینەی کە ئەیوت خوانیە و دین زاڵویەکە کە خوێنی گەلان ئەمژێ، ئەم ستالینە لە بەردەم کارەساتی دڵتەزێنی جەنگی جیهانی دووەمدا لاواز بوو. قەشەکانی لە بەندیخانە دەرهێنا بۆ ئەوەی دوعای سەرکەوتنی بۆ بکەن. هەروەها لە کاتی نەخۆشیدا ناردی بە دوای قەشەیەکدا بۆ ئەوەی بپاڕێتەوە و داوای لێخۆشبوونی بۆ بکات. ئەمجا عەقیدەیەک کە خوایی بێت هیچ جیاوازیەک ناخاتە نێوان چینەکانی مرۆڤەوە. عەرەب هیچ گەورەیەکی نییە بەسەر عەجەمدا وەسفی بەسەر ڕەشدا مەگەر بە تەقوا نەبێت. ئادەمیزاد هەموو لە ئادەمە و ئادەمیش لا گڵە، هەمویان بەندەی ئەڵڵان. پیاو لە تەرازووی خوادا خۆشەویستتر نییە لە ئافرەت و هیچ چینێ زیاتر نییە لە چینێکی تر. وەک وتراوە ئەڵمانیا لە سەرووی هەمووانەوەیە، کەوابوو هەر عەقیدەکەی ئەڵڵایە کە بە چاوی پڕ لە ویژدانەوە تەماشای هەموو مرۆڤ بکات. دووەم سیفەتی ئەم عەقیدەیە ئەوەیە کە ناگۆڕێ، چونکە لە لایەنی خواوە هاتۆتە خوارەوە بەنیگە و بە مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی بڕاوە و ئیتر کەس ناتوانێ لێی زیاد و کەم بکات، وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەڕۆم ئایەتی 30 دەفەرمێ: فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. مانای ڕووی دڵ و دەروونت ڕاگرە لەسەر ئەم دینە، چونکە تاقە دینێکە لەگەڵ مرۆڤدا بگونجێ. خوا سروشتی مرۆڤی لەسەر ئەم عەقیدەیە دروست کردووە و دروستکراوی خوا گۆڕانی بەسەردا نایەت. هەر ئەمەیشە شاڕێگەی ڕاستی، بەڵام زۆربەی ئادەمیزاد نایزانن. بەڵێ مرۆڤ گۆڕانی بەسەر دادێت، بەڵام لە چوارچێوەی عەقیدەیەکی دامەزراودا کە فراوانە بۆ هەموو چەرخ و چینێکی ئادەمی زاد. و هەر کات مرۆڤ لەم چوارچێوەیە دەرچوو ئەوە مانای وایە لە یاسای بوونەوەر دەرچووە، وەک ئەستێرێک لە خولگەی خۆی دەرچوو بێت بەرەو سەرنگومی و لە ناوچوون لەوانەیە چەند ئەستێرەی تریش لەگەڵ خۆی سەرنگوم بکات. ئەبێ شتێکی دامەزرا و نەگۆڕ هەبێت کە ئادەمیزاد بگەڕێنەوە بۆ لای، بۆ ئەوەی بەحەسێنەوە لە سایەیدا و بتوانن هەموو شتێک بەو ڕێبازە بپێون. ئەوانەی کە ئەڵێن هەموو شتێ لە ژیانی مرۆڤدا لە گۆڕاندایە تەنانەت دین و ڕەوشتیش، ئەوانە هەمیشە ئاشوبیان ناوەتەوە و ئەبنا هۆی تێکدانی شیرازەی یاسا بۆ تێرکردنی ئارەزووی خۆیان. بۆ نمونە زینا حەرامە و ئەم حوکمە حوکمێکی سەلمێنراوە لە هەموو دینە ئاسمانیەکاندا و هەموو کەس ئەم حوکمەی بەلاوە جوانە. بەڵام ئەگەر دین و قانون دامەزراو نەبێ ئەوە مانای وایە کە زینا ڕۆژێ لە ڕۆژان خراپ بووە، بەڵام ئەمڕۆ ڕەوش گۆڕاوە، کەوابوو زیناش ڕەوایە و خراپەی تیان نەماوە. وەک فرۆید ئەڵێ زینا پێویستیەکی بیۆلۆجیە، داپۆشینی عەوڕەت یاسایەکی نەگۆڕاوە. بەڵام ئەگەر تەماشای عادەت و نەریتی ئەمڕۆ بکەین ئەبێ بڵێن خۆ دەرخستنی ئافرەت شتێکی ڕەوایە، چونکە ئەخلاق گۆڕاوە. بەڵام بێگومان ئەوانەی هەوڵ ئەدەن بۆ ڕوودبوونی ئافرەت تەنها ئەو ئارەزوو برسیانن کە ئارەزوویان بە هیچ شتێت تێر نابێ و بڕوایان بە پاشەڕۆژ و لێپرسینەوە نییە. بەڵێ بەم شێوەیە تەرازووی مرۆڤایەتیان تێکدا و لارسەنجیان کرد و هیچ تەرازویەکیان نەیەڵایەوە کە کێشانەی کردەوەی ئادەمی زادی پێ بکرێ، بۆ ئەوەی خێر و شەڕ و چاک و خراپ لێک جودا نەکرێتەوە و هەمیشە لە هەوڵی تێکردنی ئەو ئارەزوەدا بن.
بە هەر ڕێگایەک بۆیان بلوێ با لە سەرحیسابی ڕەوشت و ئەخلاقی خەڵقی بێدەسەڵاتیش بێت وارکە تراز و تێکس و حکمی شتێک ئەچێ و هەڵە و ڕاستلێک جودان ناکرێتەوە بۆیە زۆر کەس هەیە لای خەڵکی بەڕێزە و بەرزەپێ لە بەری هەڵ ئەسن و بەدەم فەرمانیەوە ئەچن بەڵام کاتێ با تەرازووی خوا کێشانەی ئەکەین هیچ وەزنێکی نییە بۆ نمونە وەلیدی کوڕی موغەیرا کە قوڕیشیەکان زۆر ڕێزیان ئەگرت و بە گەورە و ڕیشسپی خۆیانیان دائەنا کەچی ئەڵڵا سوبحانە وتەعالە دەربارەی ئەفەرمێ ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم لە سوورەتی ئەلقەلەم ئایەتی 10 بۆ 11 سێم لە سیفەتەکانی ئەم عەقیدەیە ئەوەیە ئەبێتە هۆی بەختەوەری مرۆڤ بەگشتی دەستەڵاتدار و بێدەسەڵات لەژێر سایەدا ئەحەوێنەوە چونکە یاساکانی دامەزراوە و حاکم ناتوانێت بەناوی گۆڕاندنی قانونەوە یاری بە مافی ژێردەستەکانی بکات بێدەسەڵاتەکانیش ناتوانن با بیانووی نەزانینەوە لە سنووری یاساکانی دەربچن چونکە شتێکە دامەزراو و مانای وایە گەورە و بچووک شارەزایەتی هەموو هەر لە منداڵیەوە دەق ئەبەستن لەسەر ئەم عەقیدەیە بەم شێوەیە هەموو کەسێ لە وڵاتی ئیسلامیدا لێپسراوە لە بەردەم دادگای ئەڵڵادا و کەس لە سەر و قانونەوە نییە ئەگەر چاوێ بە مێژووی ئیسلام بجێڕینەوە بۆمان دەرئەکەوێ کە مسلمانانی پێشوو بەم شێوەیە بوون تەنانەت لەگەڵ نامسلمانەکانیشدا وەک ئەجێرنەوە ئیمامی عەلی شکاتی لە جوولەکەیە کرد لای قازی سورەیج لەسەر زرێک قازی بڕیاریدا کە ئەو زرێ بدرێت بە جوولەکەکە یان جارێکی تر پیاوێک شکاتی کرد لە هاڕونە ڕەشید لای ئەبوو یوسف هاڕون جەحفەر البەرمچی ئەکا بە شایەدی خۆی لەو مەسەلەیەدا بەڵام ئەبوو یوسف شایەدیەکەی لێوەرناگرێت لەبەر ئەوەی ئەڵێ بیستومە جەحفەر بە هاڕوونی وتووە من بەندەی تۆم جا ئەگەر ڕازگۆ بێت ئەوە شایەدی عەبد بۆ گەورەکەی دروست نییە و ئەگەر درۆ بکات ئەوە شایەدی درۆزن وەرناگیرێت بەم شێوەیە ئەگەر یاساکان دامەزراو بێت ئەوە هەموو مرۆڤەکان ئەکەونە خۆشبەختی بەڵام ئەگەر قانون گۆڕا ئەوە مانای وایە مرۆڤایەتی هەمیشەها لە ئاڵۆزی دڵ و دەرووندا چونکە ئەزانن ئەم یاسایانە دەستکردی مرۆڤە و مرۆڤیش ناتەواوە بەڵکو و ڕازیبوونی دڵ بە یاسا دەستکردەکان کوفرە چونکە یاسا هەر یاسای ئەڵڵایە و بەس هەرگەلێ دوای یاسای دەستکرد کەوت حاکمەکانیان بە ئارەزووی خۆیان ئاڵوگۆڕی تیا ئەکەن ژێردەستەکانیش هەمیشە بۆ هەڵ ئەگەڕێن کە لەدەست قانون ڕابکەن بەڵێ ئەمە سەلمێنراوە بۆ هەموو یاسایەکی دەستکردی مرۆڤ بەڕەڵایەکی بێسنوور لەلایەن خەڵکی و سەرکوتکردن و زۆرداریەکی بێبەزەیانە لەلایەن کاربەدەستەکانەوە وەکو ئەیبینین بە چاومان ئێستا بەشی چوارەم سیفەتەکانی خوای گەورە لاپەڕا 58 شتێکی زاندراوە کە ناو سیفەتەکانی خوای تەعالا زاندراوە بە ئایەت و حەدیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و نابێ لە خۆمانەوە هیچ سیفەتێ یان هیچ ناوێت دابنین بۆ خوای گەورە بێجگە لەو ناوانەی بە قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زاندراون ئەمە ڕەئی هەموو زانایانی ئیسلامە وەک ئیبن خوزەیمە لە کتێبی ئەتەوحیددا باسی کردووە ناوە جوانەکانی خوای گەورە بریتینین تەنها لەو 99 ناوەی کە لە فەرموودەکەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باس کراوە وەک لە صحیحی بوخاری و موسلیم داهاتووە و ئیمامی تورمذی ژماردوونی بەڵکو زۆر حەدیسی تر هەن کە چەندین ناوی خوایان تێدا هاتووە زیاد لەم 99 تەنانەت هەندێ لە زانایان هەزار ناو لەو ناوە جوانەکانی خوایان کۆ کردوتەوە و لە قورئان و فەرموودەکانی پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەریان هێناوە و لەم ناوانەیە الحەنان المەنان البەدیع الکەفیل ئەمە دەربارەی ناوە جوانەکانی ئەڵڵا دەربارەی سیفاتی خوای گەورەش وەکو ئەو سیفەتانەی کە لە زۆر ئاەتەکانی قورئاندا باسکراون وەک ئایەتی ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام سورة الرحمن آية 27 مانای ئەم سیفەتانە چوار ڕای لەسەر هەیە ڕای یەکەم ڕای ئەوانن کە پێیان ئەوترێ المجسمە مانای ئەوانەی کە بڕیاری قەبارە بۆ خوا ئەدەن پاک و خاوێنی بۆ خوا لە کوفری ئەمانە ئەڵێن سیفەتی خوا ڕاستە و هەیە بەڵام دەستی خوا وەک دەستی ئێمە وایە چاوی خوا وەک چاوی ئێمە وایە ئەمانیش وەک داود الجەواریبی هیشام بن حەکیمی ڕافیزی و چەندین کەسی تر بێگومان ئەمە کوفرە و هەر کەسیش خاوەنی ئەم ڕێیە بێت کافر ئەبێت
بدقي آيتي ليس كمثله شيء وهو السميع البصير سورة الشورى. ابن قيميش رضا ورحمتي الله لبي أفرميه ئێمە ئەهلی سنەت و جەماعەت سیفەتی خوا ناشبهێنین با سیفاتی خۆمان چونکە هەرکەس وا بڵێ ئەوە بتپەرستە هەروەها ناڵێن خوا سیفەتی نییە چونکە هەرکەس بڵێ خوا سیفەتی نییە ئەوە هەر عیبادەتێ بکات لێی وەرناگیرێ چونکە بڕوای بەخوایەکی خاوەن کەمال و دەسەڵات نییە و هەرکەس خوای گەورە بشبهێنێ بە دروستکراوەکانی خواوە ئەوە هاوپشتە لەگەڵ گاورەکاندا و هەر کەس خوا دابڕنێ لە سیفەتەکانی ئەوە باوەڕی نییە. ڕای دووەم ڕای تاقمی ئەلجەهمیەیە کە دانەری ئەم تاقمە جوهمی کوڕی سەفوان بوو کە لە ساڵی 128 کۆچی کوژراوە. ئەمانە ئەڵێن خوای گەورە سیفاتی هەرنیە و نابیستێ و نابینێ و قسە ناکات چونکە ئەمانە بە ئەندام ئەکرێن خوایش لاشە و ئەندامی نییە و بێگومان ئەم تاقمەش هەر کافرن چونکە هیچ سیفەتێکی تەواوی نادەنە پاڵخوای پەروەردیگار بەڵکو بە چاوی ناتەواوی تەماشای خوا ئەکەن لەبەر ئەو پێیان وتراوە ئەلموعتیلە مانای ڕایان وایە خوا وەستێنراوە لە هەموو کار و بارێک خوا پەنامان بدات لەم کوفرە لەبەر ئەوە پێشینان فەرموویانە ئەوەی بڕوای بە سیفاتی خوا نییە ئەوە نەبوو ئەپەرستێ و ئەوەی وێنە و لاشە بۆ خوا دائەنێ ئەوە بت ئەپەرستێ. ڕای سێیەم ڕێبازی پیاوچاکان و پێشینانە ئەسەلەف ساڵح ئەمانە ئەڵێن ئێمە بڕوامان بەو سیفەتانە هەیە کە لە قورئان و فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باس کراوە بەبێ ئەوەی هیچ تەویلی بکەین یان هیچ مانای بکەین و مانای ئەم فەرموودانە ئەو باڵی خوا ئەکەینەوە و لێی نادوێن چونکە وەک زاتی خوای گەورە خۆی قیاس ناکرێتە سەر هیچ زاتێکی تر هەروەها سیفەتەکانیشی قیاس ناکرێتە سەر سیفەتی هیچ شتێ جا لەبەر ئەمە باشترین و سەلامەتترین ڕێبازی پێشینانە لەبەر ئەوە دوورە لە تەویلی ئەو فەرمودانەی کە ئەماناکانیان ڕوون نین ئەلموتەشەبیهات وا دیارە قورئانیش پشتگیری ئەم ڕایە ئەکات وەکو ئەڵڵا سوبحانە وتەعالە لە سوورەتی ئالی عیمران آيتي حود بوهشت أفرميه هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. کورتەی مانای ئەم دوو ئاەتە خوایەکی وەهایە کە قورئانی ناردووە بۆ تۆ ئەی موحەممەد هەندێک لە ئاەتەکانی ئەم قورئانە ڕوون و ئاشکرایە و قبوڵی تەویل ناکات ئەم ئاەتانەش بناغە و سەرچاوەی قورئانن هەندێتر لە ئاەتەکانی قورئان ماناکانیان نادیارە و ڕوون نییە و جێگای تەویلی نیازپیسانی تیا ئەبێتەوە جا ئەوانەی کە دڵیان نەچەسپاوە لەسەر ڕاستی و دڵگوماناوین ئەکەونە دوای ئەو ئاەتانەی کە متەشابهن تەویل هەڵئەگرن بۆ ئەوەی ئاشوب و فیکری لە نێو موسڵماناندا بەرپا بکەن و دڵ و دەرونیان تێک بدەن ئەمە لە کاتێکدا کە کەس تەویلی ئەو جۆرە ئاەتانە نازانێت جگە لە زاتی ئەڵڵاه و ئەوانەی کە ڕووچوون لە زانستدا و دامەزراون لەسەر بناغەی زانستی ئەڵێن ئێمە بڕوامان بە هەموو ئاەتەکانی قورئان هەیە و هەمووی هەر لەلایەن پەروەردیگارمانەوەیە و کەس بەم شێوەیە بیر و هۆش ناکاتەوە مەگەر خاوەنی فام و ژیری ئەی پەروەردیگارمان دڵ و دەروونمان تێک نەدەیت و باوەڕشلۆقمان نەکەیت دوای ئەوەی ڕێنماییت کردین بۆ ڕێگای ڕاست ڕەحم و بەزەیینمان پێ ببەخشە لە بارەگای خۆتەوە چونکە بەڕاستی تۆ زۆر بەخشندەی وا دیارە وەستان لەسەر وشەی ئیلا الله زۆر بەجێتر و ڕستەی الراسخون في العلم يقولون ڕستەیەکی تری سەربەخۆیە و الراسخون ئەبێتە مبتەدا و ڕستەی يقولون آمنا بی ئەبێتە خەبەر کەوابوو بە تەفسیری ئەم وشە دیارانە ئەو باڵی خوا بکەینەوە و خۆمانی پێوە ماندوو نەکەین و بڕوامان بە هەمووی هەبێ کە لەلایەن خوای گەورەوەیە
و ئەمەش ڕاییارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تابعین و هەر چوار ئیمامەکەیە. ڕای چوارەم ڕێبازی پاشینان ئەلخەلەفە خاوەنی ئەم ڕێبازە ئەڵێن تەئویلی ئەو جۆرە ئایەتانە کە متەشابەهن دروستە، هەرچەندە ئەمانیش لەگەڵ سەلەفدا هاودەنگن لەسەر ئەوەی ئەبێ بە شێوەیەک تەئویل بکرێ کە بڕیاری لاشە و ئەندام بۆ خوا نەدات، بەڵکو بە شێوەیەک مانا بکرێ کە لەگەڵ گەورەی و یەکتاپەرستی خودا بگونجێ. بۆ نمونە لە تەفسیری ئایەتی وەیەبقا وەجه ڕەبیکدا ئەڵێن مانای وەیەبقا ڕەبیک و مانای یەد الله فەوق ئەیدیهم ئەڵێن قودرەت الله فەوق قودرەتیهم، دەست بە مانای توانە دائەنێ. بەڵگەی ئەم زانایانە لەسەر دروستی ئەم تەئویلە هەر ئایەتی ڕابردووە، چونکە ئەوان ئەڵێن لەسەر وشەی الراسخون في العلم ئەوەستین، نەک لەسەر وشەی ئیلا الله، کەوابوو والراسخون عاتف ئەکرێتەوە بۆ سەر ئیلا الله. ئەمەش ئەوە ئەگەێنێ کە زانا بەرزەکانیش تەئویلی ئەو جۆرە ئایەتانە دەزانن، بۆیە دروستە تەئویلی بکەن. لێرەدا پێویستە بزانین کە هەردوو تاقمی سەلەف و خەلەف ئەهلی سونەتن و بەچاوی ڕێز و دڵی پڕ لە ئیمانەوە تەمەشای سیفاتی خوایان کردووە، بەتایبەت کاتێ زانیمان کە زانایانی خەلەف خوایان لێ ڕازی بێت لە سەردەمێکدا ژیاون کە ناچار بوون بەوەی ئەو جۆرە تەئویلانە بکەن، وەک باسمان کرد کە شێخی تەفتە زانی ئەفەرمێ ئەو تەئویلە بتەئویلاتی صحیحە على ما اختاره المؤتأخرون دفعا للمطاعن الجاهلين وجذبا بضبع القاصرين سلوكا للسبيل الأحكم. کاتێ ئەمەیشمان زانی ئیتر بۆمان دەرئەکەوێ کە زۆر تاوانە هەندێ لە تازە پێگەیشتوەکانمان زانایانی خەلەف بە کافر یا بە ئەهلی بیدعدا ئەنێن، چونکە بەڕاستی ئەمە زیادە ڕەویە و بێئەدەبیە لە خزمەت خوا و تێنەگەیشتنە لە نیازی دڵی ئەو زانە بەرزانە. ئاگادار نەبوونە بەسەر بار و دۆخی ئەو کات و سەردەمەی ئەوانی تیاژیاون. تەنانەت ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل هەندێ لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەئویل کردووە، وەکو الحەجەر الأسود يمين الله في أرضه قلب المؤمن بين أصبعين من أصبع الرحمن. ئالێرەدا ئەم هەڵە لەدەست نادەم و کەمێک لە باسی تەکفیر دەکەم بە دەستەبارەی خۆم بۆ گوێگری بەڕێز. زانایان ئەفەرمون ئەم سەر و ئەو سەری هەموو شتێکتانە لێدرا و باسکراوە، ئەمە قاعیدەیەکی و پێویستی بە ڕوونکردنەوە هەیە. بۆ نمونە خواردن شتێکی حەڵاڵە، بەڵام زۆر خواردن زیاد لە سنووری پێویست پێی ئەوترێ ئیفرات، مانای زیادە ڕەویە و زەرەری بۆ گەدە هەیە. هەروەها وازێنان لە خواردن و برسیکردنی ڕیخۆڵەکانیش پێی ئەوترێت تەفریط، مانای کەمتەرخەمیکردن و نەدانی حەقی گەدە و ڕیخۆڵە. دیارە ئەمەش هەر زەرەری هەیە، چونکە وەک لە سەرەتای ئەم نامیلکەوە باسمان کرد زۆر کەس هەن لەم سەردەمەدا بەتایبەت ئەو مامۆستایانەی کە ئاگاداری بارودۆخی جیهانی ئیسلامی نین و هیچیان نەخوێندێتەوە دەربارەی پلانەکانی ساهیۆنی و سەلیبی لەناو جەرگەی جیهانی ئیسلامی و خاچی ئیسلامدا هەڵگرانی ئاڵای کوفر بە موسڵمانان ئەزانن دیفاعیان لێ ئەکەن و ئەڵێن مادام لە دارولئیسلامدا ئەژین هەر مسڵمانن. ئەمە لە کاتێکدا کە ئەو جۆرە کەسانە خۆیان لە ناخی دڵیانەوە پێیان خۆش نییە پێیان بوترێت مسڵمان، ئامادەن لە پێناوی بیر و باوەڕیاندا خاچی ژێر پێیان بە خوێنی خۆیان سوور بکەن، بەڵام ئامادەنین هەتا دوا هەناسەی ژیانیان یەک نوێژ بۆ ئەڵڵا بکەن یان یەک شایەدمان بێنن ئەڵڵاهوممە، مەگەر کاتێک کە بە شایەدمانێکی سەرزارەکی و درۆ مەلایەک هەڵخەڵەتێنن بۆ ئەوەی کیژۆڵەیەکی دڵهەژاری باوەڕداری لێمارە ببڕێ. شایەتمانەکەشی تەنها بۆ ئەو ساتەیە هەتا کچەکە بەندی ئارەزووی خۆی ئەکات، ئیتر لە دواییدا هەر ناڵی ئەو پیاوە بووە کە شایەتمانەکەی هێناوە. ئەمە لالایەکەوە لالایەکی تریشەوە هەندێ لە برالاوەکانمان بە یەکجاری دۆشاویان تێکەڵ کردووە وشەی کافرکردن بۆتە بنێشتە خۆشەی دەمیان و هەڵ ئەسن و دائەنیشن باسی بە کافرکردنە. هەروەکو مسلمانان هیچ گیر و گرفتێکیان نەمابێت تەنها ئەوە نەبێت یەکتری کافر بکەن، ڕوبەڕووی یەکتری بوەسن و تانە و تەشەر لا یەکتر بدەن و قوتابیەکانیان لەم لاولەولا بەگشت یەکتردا بچن. بەڕاستی ئەمەش بەڵایەکی ترە مسلمانان لەم چەرخەدا جیرۆدەی بوون و ئەوەیشی کەڵک لەمە وەردەگرێت تەنها دوژمنانی ئیسلامە.
ئەی برا دڵسۆزەکەم ئێمە چەندین بیر و باوڕ لە ناوماندا بڵاو بۆتەوە و هەر یەکەی بە سەدان و هەزاران لاوی لێ دزیوین کردوونی بە پاسەوانی کوفرەکەی خۆی ئێمە لەم ڕۆژەدا حەقمان وایە هەموو بەجارێ قۆڵ بکەین بە قۆڵی یەکدا سۆفی و دەروێش حاجی و شێخ مەلا و فەقێ خوێندەوار و نەخوێندەوار سەلەف و خەلەفمان هەموو بەجارێ بینە ئەندامی ئایەتی ئینەمە المؤمنون ئیخوە. بەشی پێنجەم ڕازیبوون بە حوکمی خوا پایەپتەوی عەقیدەیە. لاپەڕا 66 مەرجی یەکەمی بەندایەتی ڕاستەقینە پەنابردنە بۆ حوکمی خوا و ئەو حاڵەتە نالەبارەی کە ئەمڕۆ مرۆڤایەتی تێیکەوتووە ئەو چاڵە قوڵەی کە مرۆڤایەتی تیا سەرنغوم بۆتەوە بەهۆی دەستی ئادەمی زادەوە هەمووی هۆی دەرچوونیەتی لە حوکمی ئەڵڵا. الله سبحانه وتعالى لسورة النساء آية 65 دفرمه فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. واتان خير وانيا سوين بخوايتو إيمانيا نياهتاتو أكن با حكم لا مشتو مرود سندو تونيكيان دا دوای ئەوەیش هیچ ناڕەزایەک نەمێنێ لە دڵیاندا بەرامبەر بە قەزای تۆ لەو ناکۆچیانەی تۆ بۆیان چارەسەر ئەکەیت ئەبێ بە تەواوی ملکەسی فەرمانی تۆ ببن. ئەم بناغەیە گەورەترین مەسەلەی ئەم دینە بوو لەو ڕۆژەدا کە قورئان هاتە خوارەوە. دوای ئەو ڕۆژەش هەر با گرنگی خۆی مایەوە و ئەمڕۆژ تاقە مەسەلەیەکی هەرە گرنگە کە پێویستە هەموو موسڵمانان سەرگەرم و خەمخۆری بن. هەر لەبەر ئەوەیشە ئەم ئایەتە ئەم سوێندە ترسناکەی خواردووە بە شێوەیەک کە ئەندامەکانی موسڵمانان لێی دێتە لەرزە و ئەم ڕاستیەش زۆر ئاشکرایە و پێویستە لێی بێئاگا نەبین چونکە ئێمە بەندە و دروستکراوی ئەڵڵاین کەواتە پێویستە هەر بە فەرمانی ئەو هەڵس و کەوت بکەین. بەڵێ ئاینی ئیسلام ئاینێکی تێر و تەسەلا لە هەموو لایەنێکی دنیا و دوا ڕۆژدا و یەکەتی و ڕێک و پێچی هەیە لە نێوان هەموو یاساکانی ئەم شەریعەتەدا و هەر بەشێ لە بەشەکانی ئەم شەریعەتە لەکار بخرێ ئەوە مانای وایە هەموو بەشەکانی تریشی وەک تەسبیحێکی پچراوی لێدێت و هەر دەنکەی بەلایەکدا پەرت و بڵاو ئەبێتەوە. جا ئەگەر مرۆڤ بەم تەواویە وەریان گرت و هیچیان لێ نەکرد بە ژێرەوە لە هەموو کاروبارێکیاندا پەنایان بردا بەر ئەوە مانای وایە موسڵمانن. بەڵام ئەگەر پشتیان لێ هەڵکرد با لە بەشێکی کەمیشی بێت ئەوە مانای وایە پشتیان لەو شەریعەتە هەڵکردووە و هاوڵیان بۆ خوات داناوە لە فەرمانڕەواییدا کەوا بوو لەم لایەنەوە ئەبنا موشریک هاوڵ بۆ خوات دانەر. ئەم ئایەتە ئەوە ئەگەێنێ هەر کەس بەدڵ ملکەسی فەرمانی ئەڵڵا نەبێت ئەوە باوەڕدار نییە. ئەمە مانای ظاهیری ئایەتەکەیە هیچ بەڵگەیەکیشمان نییە بەدەستەوە کەم ئایەتە لەمانە دیاریکەرەکەی لابەرین و تەئویلی بکەین. ئیبن حەزم ئەفەرمێ ئەمە دەقێکە تەئویل هەڵناگرێ بەڵگە نییە لەسەر ئەوەی کە بڵین مانای ئەوەیە کە هەرکەس ملکەسی فەرمانی خوا نەبێ ئیمانی تەواو نییە. هەروەها ئیمام فەخرەدینی ڕازی لە تەفسیرەکەیدا ئەفەرمێ ڕووی دەرەوەی ئایەتەکە ئەوە ئەگەێنێ کە دروست نییە نەس تایبەتی تەخسیس بکرێ بە قیاس. ئایەتەکە ئەوە ئەگەێنێ کە واجبە بە گوێکردنی فەرموودە و حوکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ هیچ بربەست و سنوورێک و دروست نییە لادان لە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای شتێکی تر. ئەمەیش ئەوە ئەگەێنێ کە واجبە ئەو ئایەت و حەدیسانەی مانای گشتیان تێدایە پێش بخرێن بەسەر حوکمی قیاسدا. هەروەها شیرازە و پەیوەندی ئەم ئایەتە لەگەڵ ئایەتەکانی پێشوودا ئەوە ئەگەێنێت تەئویلکردنی لا یؤمنون بەلا یەستەکلیمون الئیمان مانای ئایەتەکە پچر پچر ئەکات و تێکی ئەدات چونکە ئایەتەکانی پێشوو هەموو ئەوە ئەگەێنن کە ئیمان و ئیسلام ئەوەیە کە پەنا بەرینە بەر شەرع و یاسای ئەڵڵا. یەکێ لەم ئایەتانەی پێشوو ئەوەیە کە ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەننیسا ئایەتی 59 ئەفەرموێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. ابن كثير لا ماني أم آياتا أفرمه ئەم ئاەتە ئەوە ئەگەێنێ کە هەر کەس لە کاتی ناکۆچیدا پەنان نەباتە بەر شەرعی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەبێ بە حوکمی ئەوان ئەوە بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی نییە.
مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە تەفسیری مواهب الرەحماندا ئەفەرموێ مانای سوێند ئەخۆم بە خوای تۆ ئیمانیان نییە هەتا تۆ نەکەن بە حەکەم لە هەموو ناکۆچی و ناڕێچێک کە لە نێوانیاندا پەیدا ئەبێ و بە تەواوی دڵیان تەسلیم ئەبی و گرێ و ناڕەزاییتیان نامینێ و بە ئاشکرا و بەنهێنی ملکەت ئەبن بۆ فەرمانی خوا وەکو چۆن مصدەڕە تەئکیدیەکە ئەم مەبەستە ئەگەێنێ بۆیە ئەو ئاەتەی دوای ئەمە بە تەواوی باسەکە ڕوون ئەکاتەوە و هیچ گەرد و دووکەڵێکی بەسەرەوە نایەڵێ وەکو الله سبحانه وتعالى لا سورة النساء آية 60 أفرميه ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا وتا ئایا نابینن ئەو جۆرە کەسانەی کەوا ئەزانن مسلمان و خۆیان بە مسلمان ئەزان و ئەزانن باوەڕیان هەیە بەو قورئانەی هاتۆتە خوارەوە بۆ سەر تۆ ئەوەیشی هاتۆتە خوارەوە بۆ سەر پێغەمبەرەکانی پێشتۆ کەچی ئەیانەوێ پەنا بەرنا بەر تاغوت و تاغوت بکەن بە حەکەمی خۆیان بۆ ئەوەی ناکۆچەکەیان بۆ چارەسەر بکات ئەمە لە کاتێکدا کە فەرمانیان وا پێدراوە کافر بن بە تاغوت و بە قسەی نەکەن و شەیطان ئەوێت ئەو جۆرە کەسانە گومڕا بکات بە گومڕایەکی زۆر دوور لە ڕاستی ئەمجا دوا بەدوای ئەم ئاەتەکەی تر ئەفەرمێ وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا منای کاتێ پێیان بوترێ وەرن بۆ لای ئەو حکمانەی خوا ناردوویەتیە خوارەوە وەرن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینی دووڕوەکان لە فەرمانی تۆ پشت هەڵ ئەکەن و لا ئەدەن کەوابوو لادان لە فەرمانی خوا حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیشانەی دووڕوویە و هەر کەس وەها بێ مسلمان نییە و باوەڕدار نییە خۆ ئەو ئاەت و فەرمودانەی کە لەم بارەوەن لا نووسین نایەن و پێویستیان بە پەڕاوێکی تایبەتی هەیە بەڵام کۆتایی ئەم فەسڵە ئەهێنم بەم ئاەتە وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی النور ئاەتی 47 دەفەرمێ ويقولون آمنا بالله وبالرسول وأطعنا ثم يتولى فريق منهم من بعد ذلك وما أولئك بالمؤمنين بەشی شەشەم ملکەت نەبوون بۆ شەرع دەرچوونە لە دین لاپەڕا حەفتە الله سبحانه وتعالى لە سوورەتی النساء ئاەتی 65 دەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما لا بشي رابردودا نختي لجير سيبري أم آياتدا جياين تفسير من كردو الراي ابن حزم من باسكر كا أفرموه أم آياتا لسر شوي ظاهركي ما نايليك أدريت وقبولي تأويل ناكات وهیچ بەڵگەیەکی نییە لەسەر ئەوەی کە تەخسیس کراوە بە هەندێک لە ڕوەکانی ئیمانەوە وەک شێخی ئیبن حەجەر ئەفەرمێ لا یؤمنون مانای ئیمانی تەواویان نییە چونکە ئەمە تەخسیسکردنی ئاەتێکی موحکەمە بەبێ بەڵگەیەک کە توانای ئەم تەخسیسەی هەبێت کاتێ تەماشای پەراوەکانی ئوسوڵ فقه ئەکەین ئەبینین زۆربەی لاپەڕەکانی یەکەمی بەم ڕستەیە دەست پێ ئەکات أجمع المسلمين على أن الله هو الحاكم وحده مانای مسلمانان هەموو هاودەنگن لەسەر ئەوەی کە حاکم تەنها هەر ئەڵڵایە جەل جەلال و قورئان لە زۆر ئاەتدا ئەمەی بەڕوونی دەربڕیوە إن الحكم إلا لله حرفی ئین لەم شوێنەدا مانای حەسر ئەگەێنێ یانی حکم تەنها هەر بەدەست ئەڵڵایە هەروەها ئیمامی شافعی کە پێشەوای مسلمانانی کوردستانە و ئەفەرمێ مسلمانان هەموو ڕایان لەسەر ئەوەیە کە هەر کەس فەرمودەیەکی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ ڕوون بوویەوە بۆی دروست نییە لا بدا لەو فەرمودە بە قسەی هیچ کەسێک ئیبن کەثیر زانای بەناوبانجی تەفسیر و مێژوو یەکەم کەس بوو کە گیرۆدەی ئەم بەڵایە بوو کاتێ لە سەردەمی ئەودا قانونەکەی جەنگیزخان بڵاو بوویەوە لە نێو مسلماناندا کە ناوی یاسایان یاسق بوو زۆر لە مسلمانانی ئەو سەردەمە ئەیانویست حکمی پێ بکەن لەژێر زەبر و زۆری دەوڵەتدا یان لەبەر بەرژەوەندی دنیایی بەڵام بەرپەرچی ئەم هەڵوێستەی دانەوە و فەرمووی
هەرکەس شەرعەکەی محەممەد صلی الله عليه وسلم واز لێ بێنێ و حکم بەو شەرعی پێغەمبەرانی پێشوو بکات کە هەڵوەشاونەتەوە ئەوە کافر ئەبێت ئەی ئەبێ حاڵی ئەو کەسە چۆن بێت کە حکم بە یاسای جەنگیز خان بکات بێگومان ئەمە بەڕای هەموو زانایانی ئیسلام کافر ئەبێت. عەدی کوڕی حاتەم هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئایەتەی سوورەتی ئەتتەوبە ئایەتی 31 خوێندەوە کە الله سبحانه وتعالى ئەفەرمێ اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لا إله إلا هو سبحانه عما يشركون. منای گاورو جوولەکەکان زانا و خواپەرستەکانیان کردبوو بەخوای خۆیان ووازیان لەخوا پەرستی و یەکتاپەرستی هێنابوو. عەدی وتی یا رسول الله نەیان پەرستون بەمانای پەرستن و عیبادەت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەوان شتی حەرامیان بۆ حەڵاڵ ئەکردن و وەشتی حەڵاڵیان لێ حەرام ئەکردن خەڵکەکەیش بە قسەیان ئەکردن ئەوەیش مانای عیبادەت بۆ کردنیانە. ئەم ئایەتە و ئەو فەرمودەیە زۆر ڕوون لەوەدا کە هەرکەس بە ئارەزوو خواستی خۆی پەنا بەرێتە بەر یاسای مرۆڤ و بیکە بە حەکەم و بە قسەی شەریعەت نەکات ئەوە کافر ئەبێت و لا سنووری ئیسلام دەردەچێت. وا بۆ نمونە فەرمودەی هەندێک لە زانایانی تەفسیر ئەخەمە پێشچاوی گوێگر بۆ ئەوەی زیاتر ئاگاداری ئەم باسە ببن. یەکەم قازی ئەبوو یەعلە الحەنبەلی ئەفەرموێ ئاشکرایە پەنابردن بۆ تاغوت وەک کوفر وایە وەڕازان نەبوون بە حکمی محەممەد کوفرە بەم بەڵگانە. یەکەم الله سبحانه وتعالى لسورة النساء آية 60 أفرمه يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. أم آية أوا أجيني كپنابردن بو حكم طاغوت إيمان بطاغوت إيمان بطاغوتيش كفر بالله. دوم آيتي فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. سورة النساء آية 65. دوم قاضي ناصر الدين البيضاوي لا تفسير كيدا لسر آيتي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. سورة النساء آية 6. أفرمي لا ابن عباس والروايات كراوة كمنافقك دمي تيجرا لقل جولكيك دا لسرشتك جوولەکەکە وتی با بچین بۆ لای محەممەد شەرعمان بکات. منافقەکەش وتی نەخێر با بچین بۆ لای کەعبی کوڕی ئەشرەف. لە پاشا چوون بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خۆشەویستیش صلی الله عليه وسلم حکمی بۆ جوولەکەکەدا مانای بە گوێرەی شەرع ئەو شتە درا بە جوولەکەکە. کابرای منافق بەمە ڕازی نەبوو وتی با بچین بۆ لای عومەری کوڕی خەتاب. جوولەکەکە وتی یا عومەر بە گوێرەی شەرعی محەممەد ئەو شتەی داوە بە من و ئەم کابرایە ڕازی نەبووە. پێشەوا عومەر لە منافقەکەی پرسی ئایا ڕاستە؟ ئەویش وتی بەڵێ. پێشەوا عومەر وتی دەبوەستن هەتا دێمەوە بۆلاتان. پێشەوا عومەر چووە ژوورەوە و شمشێرەکەی هێنا و دای لە ملی منافقەکە و فەرمووی من ئاوا حکم ئەکەم لەگەڵ کەسێکدا کە بە حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەبێت. دوای ئەمە ئەم ئاەتە پیرۆزە هاتە خوارەوە و جوبرائیل فەرمووی عومەر حەق و ناحەقی لە یەک جودا کردەوە لەبەر ئەوە ناودرا بە فاروق. سێەم خاوەنی فیضلال القورئان لەسەر ئەم ئاەتانە ئەفەرمێ دوای هەموو شتێ ئەم دەنگە پڕ لە ئاوازەی کۆتایی بە هەموو شت دێنێ و خوای گەورە سوێند ئەخوا بە ذاتی بەرزی خۆی کە هیچ کەس ئیمانی نییە هەتا ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکا بە قازی و حەکەمی خۆی ڕازی ئەبێ بە حکمی و دڵنیا ئەبێ بە فەرمانی و دەرونی هیچی تیان نامینێت لە وەرگرتنی حکمی ئەودا.
فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. ئەم مەسەلەیە ڕاستیەکی هەرە گەورەیە لە ڕاستیەکانی ئیسلام و لەسەر شێوەی سوندی قورسدا ڕێژراوە بێ ئەوەی هیچ مەرز و سنوورێکی تێدا بێت و هیچ ڕێگای ئەوەمان نییە بڵین ئەم حکومە تایبەتیە تەنها بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، چونکە ئەگەر وابێ مانای وایە شەریعەتەکەی پێغەمبەر دوای خۆی هیچ دەورێکی نەماوە و ئەمەش قسەی بەتینترین مرتەد و بێباوڕە و هەر لەسەر ئەمەیش بوو کە ئەبوبەکر ڕەزای ئەڵڵای لێبێت جەنگی پاشگەزبووەکانی بەرپا کرد، بەڵکو لەسەر ئەمەش کەمتر بوو چونکە ئەوان تەنها لە زەکاتدا بە فەرمانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم نەکرد دوای وەفاتی خۆی و ئەگەر ئەو باڵ بوونەوە بۆ لای خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم مەرز بێت بۆ دامەزراندنی باوەڕ، پێویستە بزانین ئەو باڵ بوونەوەیەش کاتێ بەڵگەیە لەسەر ڕاستی باوڕەکە ڕەزامەندی دڵ و دەرونیشی لەگەڵدا بێت، ئەمجا مەرجی باوەڕی ڕاستی دێتە دی. ئەمەیە ئیسلام، ئەمەی شەباوڕ بە هەر کەسێک تەماشای خۆی بکات بزانێت تا چەندێک نزیکە یان دوورە لە ئیمان و ئیسلامەوە، ئەمجا ئەتوانێ بڵێ من موسڵمانم یان نا. دوای ئەوە کە چەند نمونەیەکمان خستە بەرچاو لە فەرموودەی زانایانی تەفسیر، ئەگەر تەماشایەکی چواردەوری خۆمان بکەین شتی زۆر سەرسوڕهێنەر بەرچاومان ئەکەوێت لەسەر ڕووی ئەم زەمینە کە ڕۆژێ لە ڕۆژان ئیسلام حکومڕان بووە تێیدا، چونکە ئەو خەڵکەی ئەمڕۆ لەسەر ئیسلام حیسابە و لە دارولئیسلامدا ئەژی و لەسەر ژمێریەکاندا بە موسڵمان نووسراوە، یەکێکە لەم دوو جۆرە، یان کەسێکە کە کاروباری خۆی داوەتە دەستاغوت و پشتی لا شەرع و فەرمانی شەرع هەڵکردووە، بەڵام خۆی بەخۆی نازانێت کەوتۆتە ناو چ چاڵ و زەڵکاوێکەوە و چ بەڵایەک یەخەی گرتووە، یان کەسێکە بە ئارەزووی خۆی هاویشتۆتە ناو کۆشی بێگانە و دوژمنانی دینەوە و بە ئاشکرا دژایەتی دین ئەکات، هەرچەندە لەسەر نفوسەکاندا بە موسڵمان نووسراوە. لە یادمە کاتێ دوو کەس گیر و گرفتێکیان ئەهێنا بۆ لای مامۆستایەک لە ڕابردووی دێهاتەکانی کوردستاندا، مامۆستاکە تەمەشای موغنی یان توحفەی دەکرد و ئەی فەرموو ئەم شتە شەرع ئەیدا بە فڵان کەس، یان ئەم زەرەرە دەبێ فڵان بیبژێرێ، ئەگەر یەکێ لەو دوانە بەو حکومە ڕازی نەبووایە، ئەم ڕازی نەبوونە لەناو گوندەکەی خۆی و گوندەکانی دەوروبەردا دەنجی ئەدایەوە کە فڵان کەس بۆ حکمی شەرع ملکەس نەبووە، وەرجێڕ. ئێستاش ئەگەڕێینەوە سەرباسەکەی خۆمان. لەو کاتەوە پیلانی جوولەکە کۆشکی خلافەتی ئیسلامیان ڕوخاند لە ساڵی 1990دا سوڵتان عەبدولحەمیدیان لە تەختی خلافەت داگرت و سوڵتان محەممەد ڕەشادی برایان خستە جێگای کە هەڵماتیک بووە بەدەست کۆمەڵی ئەلئیتیحاد و تەرەقیەوە، ئەوانیش کۆمەڵێ بوون لا چەندین کۆمەڵی نهێنی جوولەکە لەناو جەرگەی جیهانی ئیسلامیدا ئەجوولان و جۆرەها ناونیشانی جیازیان نابوو لە خۆیان بۆ ئەوەی موسڵمانانی پێ بخەڵەتێن و چاوبەسی خەڵکی پێ بکەن بۆ ڕیشەکێشکردنی بیر و باور لە دڵی لاو و تازە پێگەیشتوەکانیان، پەروەردەکردنیان بە شێوەیە کە هەر یەکەی بە ئاوازێک و هەر یەکەی بە زۆر و زمانێک گۆرانی بە باڵای جوولەکەدا بڵێن و ببنە دەڵاڵی بازاری کوفرفرۆشی ئەوان. حەقوا بوو زانایانی دین و پێشەوایانی ئاین هەوڵ بدەن بۆ ڕزگارکردن، بەڵام جێگای داخ ئەوەیە کە هەر لە سەرەتاوە زۆر لە زانا بەرزەکانی جیهانی ئیسلامی بوون بە داوی ماسۆنیەتەوە و گۆرانیان بە باڵایدا ئەوت و چەپڵەیان بۆ لێ ئەدا. تەنانەت یەکێ لە زانە بەرزەکانی زانکۆی ئەزهەر لەو ماوەیەدا نیشانەی مرواری پێبەخشرا لە دانیشگای ئەلمەحفەلی ماسۆنی لوبنانی. و لەمەیش سیرتر ئەوە بوو کە یەکەم دانیشگای ماسۆنی لە میسردا لە سەردەستی یەکێ لە زانە بەرزەکان دروست کرا و دووەمیشیان لە سەردەستی قوتابیەکەی ئەو دانرا. بۆ زانیاری لەسەر ئەم باسە بڕوانە الاتجاهات الوطنية في الأدب العربي المعاصر محەممەد حوسێن. بەڵام ئێستا زۆر ڕوون و دیارە کە سەهیۆنیزم و ماسۆنیزم دوو برا بەڵک و دوانەی یەک دایکن کە ئەویش جوولەکەیە و هەر ئەویش جۆڵاوی تەنینی ئەم پیلانە ترسناکەیە و کە ئەیەوێ مرۆڤایەتی تیا بفەوتێنێ و دین لەناو بەرێ لەسەر ڕووی زەمیندا و بە یەکجاری نەهێڵێ بۆ ئەوەی پاشەڕۆژ خۆیان دەست بگرن بەسەر هەموو جیهاندا. ئەمە لە لایەکەوە لەلایەکی تریشەوە زۆربەی موسڵمانان لەم پیلانە ئاگادار نەبوون و قانونی دەستکردی مرۆڤیان دانا لە جێگای شەریعەتی ئیسلامدا. بەڵکو چەندین زانکۆ و کۆلێج کرایەوە لەناو جەرگەی جیهانی ئیسلامیدا بۆ خوێندن و تێگەیشتنی یاسای تازەی دەستکرد و هەزار لاوی موسڵمانان خۆی تەرنجاندا ئەم کۆلێجانەوە بۆ فێربوونی ئاینی تازە و
تێگەیشتنی بۆ ئەوەی سبەی ڕۆژ ببنە خزمەتگوزاری ئەم دینە تازە بەڕێوەبەری ئەم بارەگەیانە کە یاسای تازەی کردوتە دینی موسڵمانان و لە هەموو لایەنێکی گەشەداری ژیانی ڕۆژانەی موسڵماناندا ئەوان بە حاکم و پرست پێکراون یاسای خوا و شەریعەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کار خرا و خرایە تاقەوە و پەڕۆی سەوزی تێگیرا بۆ ئەوەی نەجوولێ و ئازاری نەبێ و کەس نەیبینێ ئەڵڵاهوممە مەگەر دەری بێنن بۆ یاسین خوێندنی سەرنەخۆشێک یان بۆ دانانی لاژوور سەری ژنێکی زەیستاندا تا حەوتەی کۆرپەکەی ئەچێت. خاوەنی فیضیلال القورئان ئەفەرموێ ئەوانەی حکم ئەدەن بە کوفری بتپەرست و حکم نادەن بە کوفری تاغوت پەرست ئەوانە قورئان ناخوێنەوە و لە سروشتی ئەم دینە تێنەگەیشتون. ئەگینا بە قورئان بخوێننەوە بەو شێوەیە کە ئەڵڵا ناردوویەتی و بەڕاستی تێبفکرێن لە فەرمودەی خوا کە ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلئەنعام ئایەتی 121 دەفەرمێ وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وإن أطعتموهم إنكم لمشركون. مامۆستا ئەحمەد شاکر لەسەر ئایەتی ئەفەحوکمە الجاهیلیە ئەفەرموێ ئایا دروستە بۆ هیچ موسڵمانێ بڕوابێنێ بەم دینە تازە دەستکردا؟ ئایا دروستە هیچ باوکێ منداڵەکانی بنێرێ بۆ فێربوون و کارپێکردنی؟ ئایا دروستە بۆ هیچ کەسێ بێتە قازی و حاکم لەژێر سایەی فاسقی ئەم چەرخەدا؟ بەڕاستی وەڵامی ئەم پرسیارانە زۆر ڕوونە و ئاشکرایە. دواکەوتن و بەگوێکردنی ئەم قانونە دەستکردانە لەگەڵ خواست و ئارەزوودا کوفرێکی ڕوونە و لێڵی تێدا نییە بە هەر کەسێ ئاگای لە خۆی بێت و هەر کەس دینی خۆی لەسەر خۆی بێت. بەشی حەوتەم شوێنەواری بێباوەڕی و باوەڕداری لاپەڕا 79 ئەمڕۆ بە ڕوونی شوێنەواری بێباوەڕی دەرکەوتووە لە زۆربەی ئەو وڵاتانەدا کە وازیان لە عەقیدە هێناوە و بانگەوازی پێشکەوتن و گۆڕانکاریان بەرز کردوتەوە لە هەموو لایەنێکی ژیاندا لە ڕەوشت و نەریت و تەنانەت بیر و باوەڕیشدا وەبوونەتە دیلی ئارەزوو هەوەسی خۆیان و ترس و بیمی خوایی لە دڵیاندا نەماوە بۆیە شوێنەواری ئەم بێباوەڕیە با چەندین شێوە هەڕەشەیان لێ ئەکات و لە پاشە ڕۆژێکی زۆر ترسناک هەر لەم ژیانەدا ئاگاداریان ئەکات. یەکەم لە هەندێ شوێندا زوڵم و ستەمێکی زۆر بەدی ئەکرێت لە دابەشکردنی ڕزق و ڕۆزی و پێداویستیەکانی ژیاندا لەلایەکەوە خۆشڕابواردن و زێدەڕاوی ئەلئیسراف و بە فیرۆدانی ماڵ و سامان و دڕەقی دەوڵەمەندان و سامانداران بەرامبەر هەژار و نەدارەکان لالایەکی تریشەوە هەژاری و برسیەتی و نەسرەوتن و هەڵپەکردن بە دوای ژیانی ڕۆژانەدا و کینە و ڕق و چاوپیسی ئەو هەژارانەی کە بەرەنگاڵی دڕەقی و کردەوەی نامرۆڤانەی چینی دەوڵەمەند ئەبن بە شێوەیەک ئەو کۆمەڵگایانە وەک چێوێکی ئاگرینی ئەلبورکان بەسەر هاتووە و زۆر ئامادەیە ڕۆژێ لە ڕۆژان بتەقێنەوە و چواردەوری خۆی بسووتێنێ. دووەم لە هەندێ شوێنی تردا ترس و لەرز و سەرکوتکردنی ڕاستی و دەمبینکردنی ڕازگۆیان و زیندانکردنی حەقپەروەران لە وڵاتانەدا کە کاربەدەستەکانی لافی یەکسانی و کۆمۆنیستی و دادپەروەری لە دابەشکردندا لێ ئەدەن و بەناحەق چەندین هەزار خوێن ڕژا و قەسابخانەی لەسەر ڕێگەکاندا دانرا هەتا لە ماوەی 25 ساڵدا ژمارەی موسڵمانان 26 ملیۆن کەمی کرد لە ڕووسیادا و لە یوغسلافیا ژمارەی موسڵمانان 1 ملیۆن کەمی کرد. سێەم بێئەخلاقی و داوێنپیسی بە شێوەیەک بڵاوی کردووە لەو شوێنانەدا کە هەڕەشە لە ژیانی مرۆڤایەتی ئەکات و شارستانیەتی مادیەت بەرەو تێچوون ئەبات وە مێژوو باشترین شایەدە لەسەر ئەوەی کە هەر شارستانیەتێک بێئەخلاقی تیا بەرپا بوو بێت ئەوە سەرەتای ڕووخاندن و لە ناوچوونی بووە و داستان و بەسەرهاتی شارستانیەتی ئەسینا و ڕۆما باشترین بەڵگەن لەسەر ئەم ڕاستیە. چوارەم بڵاوبوونەوەی نەخۆشیە دەرونیەکان و چەندین نەخۆشی جنسی و گەدەی و مێشکی و زۆریبوونی دیاردەی خۆکشتن ئەلئینتیحار نەمانی کەسیەتی ئەشەخسیە کە ئەم دیاردانە زیاتر لە وڵاتە دەوڵەمەند و سەرمایەدارەکاندا و لەناو ئەوانەدا کە زۆر وان لەو ڕابواردن و ئارەزوو پەرستیدا دەرکەوتووە وەک بەشی نواندن ئەتەمثیل و سینەما و شانۆ و ئەم جۆرەشتانەدا تەنانەت لە ئەمریکادا بەسەدان تیمارخانە هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیە جنسیەکان وەک نەخۆشی زوهری و ئەیدز و سیلان کە سەرژمێریەکانی ئەو وڵاتە ئەڵێ لە سەدا 90 لاوەکانی ئەمریکا جیرۆدەی نەخۆشی زوهری بوون و لە سەدا 60 جیرۆدەی نەخۆشی سیلان هاتوون.
ئەمانە و بە چەندین دەردی کۆمەڵایەتی و ئەخلاقی ترکە لە نووسین نایەن و قەڵەم ڕووی نایە بیان خاتە سەر کاغەز. بە کورتی مرۆڤایەتی لەم ڕۆژەدا قێزی لا خۆی دێتەوە و نازانێت چۆن گەیشتە ئەم ڕادەیە و چۆن ڕووی هات لە کۆمەلگای ئاژەڵ خراپتری بەسەر بێت. چونکە تا ئێستا ئاژەڵ سروشتی نەگۆڕاوە و نێرومەی تێکەڵاو نەکراوە، بەڵام بە هەزاران کردداری نەشتەرگەری عەمەلیات جەراحیە کراوە لە ناو مرۆڤدا بۆ گۆڕینی توخمی ئادەمیزاد و تێکەڵاو بوونی نێرومێ. بەڵێ ئەمەیە شارستانیەتی مادی. بەڕاستی مەگەر تەنها شەهید سەید قوتب شێوەی مرۆڤایەتی ئەم ڕۆمان بۆ بکێشێ کە ئەفەرموێ ژیرێکی تێگەیشتوو کە تووشی سەرئێشەی مرۆڤایەتی ئەمڕۆ نەبووە، کاتێ تەمەشای ئەم مرۆڤایەتیە نەکبەتە ئەکات دەبینێ سەری لێ شێواوە و قاچی ئەئاڵێ بە یەکدا، هەست و بیرروهۆش و یاسا و بارودۆخ و ڕەوشت و نەریتی بە شێوەیەک تێکچووە کە باس ناکرێ. ئەبینێ مرۆڤایەتی بەرگی بەریدا ئەکەنێ و فڕی ئەدا وەکشێت و قۆرت ئەدا لە هەڵس و کەوتیدا. ئەبینێ مرۆڤایەتی جلوبەرجی عەقیدە و بیر و باوریشی دا ئەڕنێ و ئەیگۆڕێت وەکو چۆن جلوبەرجی لاشەی بە گوێرەی دەستگاکانی جلوبەرگ ئەگۆڕێ. ئەبینێ مرۆڤایەتی ئەناڵێنێ و هاتوو چۆ ئەکا وەک ڕاوندراو، پێ ئەکەنێ وەک شێت و بێ ئەخلاقی ئەکا وەک سەرخۆش، دوای خەیاڵی خاو ئەکەوێت. بەبایەخترین شت کە هەیەتی بەدەستی خۆی فڕی ئەدا و پیسترین شت ئەگرێتە باوەشی لە جۆرەها بت و بەردی نەفرین لێکراو. وەک چۆن ئەفسانەی بتپەرستی کۆن باسی لێ ئەکات، بتێکە کە مرۆڤ ئەمرێنێ و ئەیکاتە ئامێر بۆ ئەوەی بەرهەم زیاتر بکات و چەندین چەندانەی بکاتەوە، بتێکە کە هەستی مرۆڤایەتی و ڕەوشت جوانی و مانە بەرزەکانی مرۆڤایەتی ئەپسێنێ لە پێناوی بەرژەوەندی سوخۆر و ئارەزوو فرۆشان و خاوەنانی فلیمی سینەمایی و دەستگای جلبەرگ فرۆشەکاندا. تەمەشای ڕوومەتی خەڵکی و ناوچەوان و جلوبەرگ و هەڵسو کەوت و بیرروڕە و قسە و گفتوگۆیان ئەکەیت وا هەستەکەیت ئەمانە ڕاونراون، لا بەلای هیچ شتێکدا ناکەنەوە، بەڵێ هەر بەڕاستی ڕاوندراون. لەدەست نەفسی برسی و دەرونی هەڵشەی خۆیان ڕایان کردووە، دەرونیان لەسەر هیچ دانامەزرێ و تەوەرەیەکی دیاری و دابەسراوی نەماوە. لە دەوروبەری ئەم مرۆڤایەتیە سەرگەردانشدا کۆمەڵێ بەرژەوەند پەرست و هەڵپەرستن هەوڵ ئەدەن زیاتر سەر لێشێوا و سەرگەردان بیت، چونکە قازانجی ئەوان وا لە بەردەم ئەم بەدبەختی و سەرگەردانیەی مرۆڤدا. بەڵێ ئەوانە کۆمەڵێکن لە دروستکەرانی جۆرەها مۆدیلی جلوبەرگ، بەرهەمهێنی فلیمەکانی سینەما و ڕۆژنامە نووسان و نووسەران کە ئەیانەوێ مرۆڤ زیاتر تووشی سەرئێشە و سەرگەردانی بێت و هەر کات ویستیان بەرەو ئارامگای پشودان و تەوەرەی دامەزراوی بگەڕێنەوە بۆ ئەوەی پشوێک بدەن، ئەم بەرژەوەند پەرستانە ئازانە ڕێگاکەیان پێ ئەگرن نەکا ڕاستی بدۆزنەوە. بەڵێ ئەمانە بانگەوازی گۆڕانکاری و بەرەو پێشتون و تازەگەری بێسنوور بەرز ئەکەنەوە بۆ ئەوەی مرۆڤایەتی پێ بخەڵەتێن و زیاتر چەواشەی بکەن. ئەمجا بەرامبەر بەمە تەمەشای کەسیەتی موسڵمانان بکە کە بەڕوونی بۆ دەرئەکەوێ ئەو کەسا عەقیدە پەروەردەی کردبێ هەمیشە دڵنیایە و لەسەر خۆیە، چاو ئارامە و سەرگەردان و هەڵەشە نییە. تەنانەت یەکێ لە پیاوچاکان لە حاڵەتی پاڕانەوە و ئارامی دەرونیدا ئەی فەرموو ئێمە واین لە بەختەوەریەکدا ئەگەر پاشاکان پێیان بزانیایەن شەڕیان لەگەڵ ئەکردین لەسەری. هەروە لە عەبدوڵای کوڕی موبارەکیان پرسی پاشایان کامانن؟ فەرمووی ئەوانن کە دەست بەرداری دنیا بوون. وتیان خوێڕی و بێفەڕەکان کامانن؟ فەرمووی ئەوانە نان بە دینەکەیان پەیدا ئەکەن. وتیان چێ لەوان خوێڕی ترە؟ فەرمووی کەسێکە دین بفرۆشێ بۆ دنیای کەسێکی تر. ئەمجا بەڵکوی ئێوەش لەگەڵ مندا شیرینی ئەم شیعرانە بچێژن کە ویردی سەرزاری ڕابیعەی عەدەوی بوون کە ئەفەرموێ خۆزگا تۆم لە شیرین بوایە ئیتر باژیان گشتی تاڵ بوایە، خۆزگایە تۆم لێ ڕازی بوایە ئیتر بە خەڵکی گشتی قینی لێم هەستایە، خۆزگا نێوان من و تۆ ئاوەدان بوایە ئیتر با نێوان من و عالەم وێران بوایە. ئەگەر تۆ منت خۆش بووێ هەموو شت ئاسانە لام، و هەرچی لەسەر ئەم گڵە بژی هەر گڵە لەلام. و هەر لەم بارەوە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم دەفەرموێ من سرم سوڕ ئەمێنێ لە کاروباری باوەڕداردا، چونکە هەرچی تووشی بێت هەر خێرە بۆی، و ئەمەش تەنها هەر بۆ موسڵمانە. ئەگەر تووشی خۆشی بێت شوکرانە بژێوی خوا ئەکات و بۆی ئەبێتە خێر، و ئەگەر تووشی ناخۆشی بێت بە سەبر و ئارامە و هەر خێرە بۆی. و ئەم فەرمایشتەش ڕەواه موسلیم فی الزوهد. بەڵێ ئەو موسڵمانەی کە ئیمان چەسپی لە دڵی بووە و تێکەڵاو بە هەست و دەرونی بووە هیچ کات بێ ئارام نابێت و سەرگەردان نابێت،
چونکە باش ئەزانێ ئەم بوونەوەرە هەمووی نەخشی خوایە و خوا دروستکاری هەموو شتێکە و مرۆڤ بریتیە لە چنگێ خۆڵ و خوای گەورە گیانی کردووە بەبەریدا. یەکەم جار مرۆڤ نیشتەجێی بەهەش بووە و بەهۆی پیلانی شەیتانەوە کەوتۆتەوە سەرزەمین و ئێستاش خوای گەورە ڕێگایەکی ڕاست و ڕەوانی بۆ داناوە ئەگەر لەیلانەدا ئەیگەڕێنێتەوە بۆ ئەو نیشتیمانە یەکەم جاری خۆی و ئەو ڕێبازش قورئان و فەرموودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئابەم شێوەیە هەموو ئەو پرسیارانەی کە بێباوڕ بەلایەوە زۆر گرانە و فەیلسوف و زاناکانی ڕابردوو نەیانتوانیوە وەڵامی بدەنەوە و چارەسەری بکەن لای موسڵمانان زۆر ئاشکرایە چونکە وەڵامەکەی وەرئەگرێت لە قورئانێکی باوڕ پێکراودا وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی فصیلەت ئایەتی 42 ئەفەرموێ لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. مسلمانان بڕوای بەوە هەیە کە ژیانی ئەم دنیا ژیانی کۆتایی نییە و مەبەستی سەرەکی نییە، بەڵکو ئەم دنیا کاروانێکە توێشووی تیا هەڵ ئەگیرێ بۆ جێگای هەتاهەتایی مرۆڤ و هەرکەس بە گوێرەی هەوڵ و کۆشی خۆی لەوێ پاداشتی ئەدرێتەوە. بە هەمان شێوە الله سبحانه وتعالى لە سوورەتی ئەننەجم ئایەتی 39 بۆ 41 ئەفەرموێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى ثم يجزاه الجزاء الأوفى. مسلمانان باوڕیان بەوە هەیە کە ئەو شتەی لەم دنیا لا کیسی چووە و ئیشی کردووە با دڵیەوە لە قیامەتدا بۆی قەرەبوو ئەکرێتەوە بە چەندین چەندانە و ئەبێتە پاداشتی ئەوێ و لەوێ کەس لە کەس زیاتر نییە. پادشا و گەدا ڕەش و سپی هیچ فەرقیان نییە مەگەر بە تەقوا و خواپەرستی و لەوێ کە زوڵمی لێ ناکرێ و خوا حەقی بزنی بێشاخ لە شەغدار ئەسێنێتەوە و ستەملێکرا و مافی خۆی لە ستەمکار ئەسێنێتەوە و ڕازی ئەکرێ و هیچ شتێک گەورە بێت یا بچووک لە خواون نابێت وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی ئەلزەلزەلە ئایەتی 8 ئەفەرمێ ومن يعمل مثقال ذرة شرا يره. ئابەم شێوەیە مسلمانی ڕاستەقینە دڵ بە دنیا خۆش ناکات و هەمیشە خۆی بە میوان و کاروانی ئەزانێت وەک ئیمامی عەلی ئەفەرمێ خەڵکی دنیا وەک کاروانێک وانە لەناو کەشتیەکدا یان بە سواری چەند وڵاغێکەوە ئەیان بەن بەڕێوە و خۆیان خەوتون. بۆیە هەمیشە مسلمان دنیا ناخاتە ناو دڵی بەڵکو و بەسەر لەپی دەستیەوە هەموو کات خۆی بە بەختەوەر ئەزانێ خۆی لا ئەدا لە قسەی پڕوپوچ و ناپەسند و خۆی بە بەرپرسیار ئەزانێ لە هەموو کارێکی مەردانە و هەمیشە ئامادەیە خۆی و ماڵی بکاتە قوربانی لە پێناوی شتێکدا کە لە هەموو ئەمانە گەورەترە وەک خالیدی کوڕی وەلید خوای گەورە لێی ڕازی بێت بە پاشای ڕۆمی وت من گەلێکم بۆ هێناوی مردنیان پێخۆشە وەک چۆن ئێوە ژیانتان پێخۆشە. بەڵێ ئەم پەروەردە ئیسلامیە بەرزە بوو کارێکی کرد کە ئافرەتێکی مسلمان لە زمانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە کاتێکدا کە هەواڵیان دایە و وتیان باوکت و براکەت و مێردەکەت شەهید بوون. ئەویش فەرمووی ئەی پێغەمبەر چی بەسەر هات؟ وتیان پێغەمبەر سەلامەتە. ئەویش فەرمووی ئەگەر پێغەمبەر سەلامەت بێت ئیتر هەموو موسیبەتێک ئاسانە. سبحان الله. هەر ئەم پەروەردە ئیسلامیە بوو کە پەروەردەی ئەمینە قوتبی کردبوو کاتێک کە دوو کار بەدەستی گەورەی دەوڵەت هاتن بۆ داخوازی بەڵام گوێی پێنەدان و شووی پێنەکردن و خۆی کردە دەستگیرانی یەکێ لەو دیلانەی کە لەگەڵ براکەیدا گیرا بوون و حکمی ئەبەدی درابوو و ماوەی 10 ساڵی ڕەبەق چاوەڕێی ئەم دەستگیرانەی خۆی کرد لە ساڵی 1963ەوە هەتا 1973 کە ئەم دەستگیرانەی لە بەندیخانە دەرچوو مارەی بڕی و گوێزایەوە. ئەمینە قوتب خوشتی سەید قوتبی ڕەحمەتیە لە زینداندا مارەی کرد لە یەکێ لە هاوڕێکانی. بەڵێ مسلمانان خاوەنی ئەم بیر و باوڕێیە بۆیە دڵنیایە لەوەی هەرچی خوا نەیکان نابێ و هەرچی خوا قەراردەری کردبێ گەڕانەوەی نابێ وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی ئەتەوبە ئایەتی 51 دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون. بەڵێ مسلمانان خاوەنی ئەمبیر و باوڕێیە بۆیە دڵنیایە لەوەی ڕزق و ڕۆزی هەر بەدەستخوایە و کەس نامرێ هەتا ڕۆژی دیاریکراوی خۆی تەواو نەکات و ئەگەر ئەجەلیشات تیکەی دەمی ناگاتە قورژی هەروەها دڵنیایە لەوەی سەربەرزی و سەرشۆری دەوڵەمەندی و فەقیری هەر بەدەست ئەڵڵایە وەکو الله سبحانه وتعالى لە سوورەتی
آلی عمران آیەتی 26 بۆ 27 دەفەرمێ قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير تولج الليل في النهار وتولج النهار في الليل وتخرج الحي من الميت وتخرج الميت من الحي وترزق من تشاء بغير حساب بەڵێ ئەم عەقیدە بەرزەبوو ئیمام ئیبن تەیمیەی پەروەردە کرد ئەو پیاوە باوەڕبەتینەی کە ڕوبەڕووی حاکمە ستەمکارەکانی سەردەمی خۆی وەستا کاتێک کە ناردیانە بەندیخانەی قەلعە و پێیوتن چیم لێ ئەکەن ئەم کوژن شەهیدم دیلم ئەکەن بەندیخانە خەڵوەتە بۆ عیبادەتم دەربەدەریشم ئەکەن ئەوە بۆ خۆم ئەگەڕێم و وڵات ئەبینم بەڵێ ئەم عەقیدە بوو پەروەردەی عزی کوڕی عەبدوسەلامی کرد کاتێ پێیان وت دەستی سوڵتان ماچکات بەڵکو بیکاتەوە بە قازی دوای ئەوەی دەری کرد ئەویش فەرمووی قەسەم بە ئەڵڵا ئەگەر سوڵتان دەستم ماچ بکات دەستی ماچ ناکەم ئێمە واین لە شوێنێکا و ئەوان لە شوێنێکی تردا دەی سوپاس بۆ ئەو خوای ئێمەی لە دەردی ئەوان پاراستووە بەڵێ ئەم عەقیدە بوو پەروەردەی سەید قوتبی کرد کاتێکە لەو دیوی تەڵەبەنی بەندیخانەوە بوو ئەهاتن پێیان وت بە خەتی خۆت نەختێ بەشان و باڵای کار بەدەستانی وڵاتدا بنووسە برد ئەدەین و هەرچیەکیش بڵێ بۆت ئەکەین چپ لەو پایەکت ئەوێ ئەدەینێ ئەویش لا وەڵامیاندا ئەی فەرموو ئەو پەنجە شایەتمانەی کە شایەتی بە تەنیایی ئەڵڵا ئەدات نانەوێ بۆ ئەوەی یەک پیت بنووسێ کە یارمەتی حوکمی ستەمکارێ بدات هەروەها بۆچی داوای بەزەی لە ئێوە بکەم ئەگەر من بەندم لەسەر حەق ئەوە من ڕازیم بە حوکمی حەق و ئەگەر بەندم لەسەر بەتاڵ من لەوە بەرزترم کە داوای یارمەتی لە بەتاڵ بکەم بەڵێ هەر ئەم عەقیدەیە بوو کارێکی کرد بە وەزیرێکی باوەڕداری سوودانی محەممەد ساڵح عومەر کەواز لە پلەپایەی دنیا بهێنێ و بڕوا بەسەر تەپۆلکەکانی فەڵەستینەوە غەزا بکات هەتا شەهید کرا بەشی هەشتم چەند عەوداڵێکی پەروەردەکراوی عەقیدە لاپەڕا 89 ئەم عەقیدەیە چەندەها نمونەی ئەوەندە بەرزی پەروەردە کردووە کاتێ مرۆڤ داستانیان ئەخوێنێتەوە وا گومان ئەبات کە ئەم بەسەرهاتانە ئەفسانە و هەڵبەستراون بەڵام لە ڕاستیدا هەموو ڕووداوی ڕۆژانەی ژیانی ئەوانە و پند و ئامۆژگاریش بۆ ئێمەش کە عەقیدە پیاوی ئاوها پەروەردە ئەکات یەکەم ئەڵێن سەعیدی کوڕی موسەیب پەیمان ئەلبەیعەی نەئەدا بە خەلیفە ئەمەویەکان و لەسەر ئەم ڕەئیە خۆی بەردەوام بوو هەتا سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان عەبدولمەلیک ویستی هەر لە ژیانی خۆیدا پەیمان وەرگرێ لە خەڵکی بۆ وەلیدی کوڕی و سلێمانی کوڕی و فەرمانیدا بە والی هەموو شارەکان هەریەکەی لە شاری خۆیدا ئەم پەیمانە وەرگرێ و مۆری بکات والی شارنامەی نووسی بۆ خەلیفە خەڵکی شار هەموو بەیعەتیان کردووە بە وەلید و سلێمانی کوڕی عەبدولمەلیک جگە لە سەعیدی کوڕی موسەیب خەلیفە وەڵامی والی دایەوە شمشێر بخەنە سەرسەری و هەڕەشەی لێ بکەن ئەگەر سوور بوو لەسەر ڕەئی خۆی شولکاری بکەن و بە جادەکانی شاردا بەدیلی بیجێڕن کاتێ ئەم نامە گەیشت سلێمانی کوڕی یەسار و عەڕوەی کوڕی زوبێر و سالمی کوڕی عەبدوڵڵا هاتن بۆ لای سەعید و پێیان وت ئێمە هاتوین ئاگادارت بکەین کە نامەیەکی وەها دەربارەی تۆ هاتووە ئەگەر پەیمان نەدەی ملت ئەپەڕێنن و ئێمە سێ ڕێگات بۆ دائەنین یەکێکیان هەڵبژێرە ئیتر والی شارەکە بێدەنگ ئەبێلێت یەکەم پەیمان نامەکەت بەسەردا ئەخوێنینەوە نەبڵێ نەبڵێ بەڵێ ئەویش فەرمووی جا ئەو کاتە خەڵک ئەڵێن سەعید پەیمانی داوە و خەڵکی چاوم لێ ئەکەن و من تاوانبار ئەبن من شتی وا ناکەم دووەم لە ماڵی خۆتدا دانیشە و هیچ مەچۆ دەرەوە و ماوەیەک خۆت دەرمەخە چونکە ئەگەر والی ناردی بەدواددا و لە جێگای خۆت نەبووی ئەویش بێدەنگ ئەبێت سەعید فەرمووی من دەنجی بانگ ئەبیستم چۆن ئەبێ نەچم بۆ جەماعەت شتی واش ناکەم سێم لەم جێگای خۆتە بگوێزەرەوە بۆ لایەکی ترکە ئەو ناردی بەدواددا نادۆزنەوە و واز ئەهێنێ فەرمووی ئایا لە ترسی عەبدێک مەخلوقی خوا من جێگای خۆم جێبهێڵم شتی واش ناکەم دووەم ئەجێرنەوە ئیمام ئەبوو حەنیفە وازی لە خواردنی گۆشتی مەڕ هێنا لە شاری کوفە کاتێک کە بیستی مەڕێک ون بووە
ترسا لەوەی ئەو مەڕە دزرابێ و بە نەزانی نەختێ لا گۆشتەکەی دەست ئەم بکەوێ بۆیە 7 ساڵ گۆشتی مەڕی نەخوارد هەتا بیستی ئەو مەڕە مردار بۆتەوە چونکە ئەی فەرموو خواردنی شتی حەرام دڕەش ئەکات با نەیشزانی حەرامە ڕەحمەتی خوا لە ئیمام ئەبوو حەنیفە و شوێنکەوتوانی بێت. سەیەم ئەڵێن باوکی ئیمامی حەرەمەین ئەبوو محەممەد الجوونی نانی دەستی خۆی ئەخوارد هەر لەوەشی ئەدا بە خێزانەکەی ئامۆژگاری خێزانەکەی کردبوو کە نەیەڵێ هیچ ئافرەتێک شیر بدا بە منداڵەکەی نەوەکو ئەو ئافرەتە خۆراکی حەرام بێت و ئەو شیرە کاری خراپ بکاتە سەردەرونی منداڵەکەیان. قەدەری ئەڵڵاوا ڕێکەوت ڕۆژێ دایکی ئیمام حەرەمەین نەخۆش بوو کە باوکی هاتەوە بینی ئافرەتێکی دراوسەیان مناڵەکەی بردووە و هەندێ شیری پێداوە. ئەویش خێرا منداڵەکەی سەربەرە و خوار کردەوە و پەنجەی کرد بە قورگیا و ڕشانیەوە نەکا بەو شیرە زیاد بکا و گۆشتی پێ بگرێ. ئەی فەرموو بمرێ بەلامەوە باشترە لەوەی بەو شیرە گۆش بگرێ و دەرونی تێک بچێ. ئەڵێن ئیمامی حەرەمەین پاش ئەوەی بوو بەو زانە بەرزە جارجار لە کۆڕی دەرس و لێکۆڵینەوەدا تووشی بێ ئاگایەک ئەبوو لە دوای خۆیدا خۆی ئەی فەرموو ئەوە شوێنەواری ئەو چەند قومە شیرەیە. چوارەم قەعقاعی کوڕی حەکیم ئەڵێ ڕۆژێ لای خەلیفە مەهدی بووم سوفیانی سەوڕی هات و سەلامی کرد لە حازری و سەلامی تایبەتی نەکرد لە خەلیفە. یەکێ لە پیاوەکانی خەلیفە کە ڕەبیعی ناوبوو خۆی دابوو بەسەر شمشێرەکەیدا لە بەردەم خەلیفەدا چاوەڕوانی فەرمانی خەلیفە بوو. خەلیفە وتی ئەی سوفیان ڕائەکەی بەم لاو بەولادا ئەترسی لەوەی ئێمە نیازی خراپمان هەبێ بەرامبەرت خۆ ئێستا وای لە بەردەمماندا ئایا ناترسی لەوەی هەرچیمان بووێ پێت بکەین؟ سوفیان فەرمووی ئەگەر بەناحەق لاگەڵمدا بجوولەیتەوە خوایەک هەیە حەق و ناحەق لە یەکجیا ئەکاتەوە و ئەو ئەکەم بەگشتە. ڕەبیع وتی یا ئەمیڕ المؤمینین لێم گەڕێ باملی ئەم بێ ئەدەبە بپەڕێنم. خەلیفە وتی ئەی بەدبەخت ئەی نازانی ئەمانە حەز ئەکەن ئێمە بیان کوژین بۆ ئەوەی ئێمە نەکبەتی بمانگرێ و ئەوان بەختەوەر بن نەخێر بۆی بنووسن و مۆری بکەن کە ئەبێ ببێتە قازی کوفە و کەسیش نەتوانێت ڕەخنەی لێ بگرێ. فەرمانی قازیەتیان بۆ مۆر کرد و دایانە دەستی. کاتێ چووە دەرەوە فڕەی دایە ناو دیجلە و خۆی شاردەوە. هەموو شارەکان گەڕان بە دوایدا نەیان دۆزیەوە دوای ئەو شەریکی نەخمیان کرد بە قازی وەک شاعیر دەڵێ. سوفیان ترسا و دینەکەی دەرباز کرد. شەریک چووە کەمینەوە و گوێی قوڵاق بوو بۆ پارە و پول. پێنجەم چەند بەلامەوە بەرزە هەڵوێستی سەعید الحەلەبی لە بەردەم ئیبراهیم پاشادا. کاتێ پاشا چووە ناو مزگەوتەوە و شێخ سەعید دانیشت بوو قاچی ڕاکێشا بوو. خەڵکی مزگەوت هەموو هەستان لەبەر پاشا و سڵاویان لێ کرد. تەوقەیان ئەکرد و مەرایان بۆ ئەکرد بەڵام سەعید لە شوێنی خۆی هەڵنەستا و قاچی کۆنە کردەوە. پاشا زۆر قینی هەستا و 2-3 بە بەردەم شێخ سەعیددا ڕابرد و نەختێ خۆی خوار کردەوە. ئەمجا کیسەیە پارەی دایە دەستێ یەکێ لە پیاوەکانی وتی بیبە بۆ شێخ. ئەویش بردی داینا لە کۆشی شێخدا. ئەویش پارەکەی دایەوە دەستی و فەرمووی بڕۆ بڵێ بە گەورەکەت ئەو کەسەی قاچی درێژ ئەکات دەستی درێژ ناکات. شەشەم کاتێ ئیمام سەعید نەوڕسی دیل بوو لە ڕووسیای قەیسەری خاڵی قەیسەر نیقۆڵا کە فەرماندەی گشتی بەرەی ڕووسی بوو ڕۆژێ هات بۆ سەردانی دیلەکان. هەموو دیلەکانی هەستان لەبەری بۆ سڵاوکردن بەڵام نورسی هەڵنەسا. ئەوە سەرنجی فەرماندەی گشتی ڕاکێشە. جارێکی تر تێپەڕی بە بەردەم نورسیدا هەر هەڵنەسا لە جێگای خۆی. جاری سێم وەستا لە بەردەمیدا و ئەم گفتوگۆیەیان کرد. وا دیارە نامناسی بەڵێ ئەتناسم تۆ نیقۆڵا فیجی خاڵی قەیسەر و فەرماندەی گشتی بەرەی قەفقاسی ئەی بۆچی بە سووک تەمەشام ئەکەی؟ سەعید نەوڕسی لە وەڵامدا دەڵێ نەخێر من بە سووکی تەمەشای کەس ناکەم بەڵام عەقیدەکەم وا فەرمانی پێداوم. لێی ئەپرسێ عەقیدەکەت چیت پێ ئەڵێ؟ ئەڵێ من زانایەکی موسڵمانم و باوەڕم هەیە ئەوەی باوەڕی هەیە گەورەترە لەوەی بێ باوەڕە. ئەگەر من لەبەر تۆ هەستم کەوابوو عەقیدەکەم بەلاوە سووکە خۆ دیارە عەقیدەکەشم بەلاوە لە تۆ بەڕێزترە بۆیە هەڵناسم لەبەرت. کەوابوو تۆ بە من ئەڵەی بێ باوەڕ
منت سوک کردووە و سوپای ئەم وڵاتە و ئەم گەلە و قەیسەری ئەم گەلەت سوک کردووە. ئەبێت دادگایەکی سەربازیت بۆ پێکەوە بنین و دادگا بڕیارێکت لەسەر دەرکات. بەڵێ دادگای سەربازی دانیشت و نورسی برا بۆ دادگا بە تۆمەتی ڕیسواکردنی قەیسەر و گەلی ڕووسی. پەژارە و خەفەت هاوڕێکانی نورسی داگرت، ئەوانەی کە دیل بوون لەگەڵیا لە ئەفسەری تورکی و ئەڵمانی و نەمساوی هاتن لێی پاڕانەوە بۆ ئەوەی بچێت پەشیمانی دەرببڕێت لە بەردەم فەرماندەی گشتیدا و داوای لێبوردنی لێ بکات. بەڵام نورسی بە قسەی نەکردن و زۆر بە دامەزراوی پێیوتن من حەز ئەکەم کۆچ بکەم بۆ ژیانی دوایی و لە بەردەم پێغەمبەردا صلی الله علیه وسلم بوەستم و تەنها پێویستم بە تێپەڕ نامە جەواز سەفەرێک هەیە و من ناتوانم کار بکەم کە پێچەوانەی عەقیدەکەم بێت. بەم شێوەیە دادگا بڕیاری دەرکرد بە لە سێدارەدانی نورسی و لا ڕۆژی جێبەجێکردنی بڕیاری دادگادا کۆمەڵێک سەرباز با چاودێری ئەفسەرێک هاتن بۆ بردنی بۆ گۆڕەپانی لا سێدارەدان. لەو کاتەدا نورسی زۆر بە کەیف خۆشیەوە هەستا لا جێی خۆی و بە ئەفسەرەکەی وت داوام وایە تۆزێ ڕێگام بدەی هەتا پێویستی سەرشانم جێبەجێ ئەەکەم بۆ دوجار. ئەویش ڕێگایدا لەو کاتەدا نورسی دەست نوێژێکی گرت و دوور کات نوێژی کرد. ئەم دیمەنە ترسێنەرە کاری کردە سەرهەست و دەرینی فەرماندەی گشتی کە بەوردی تەمەشای ئەکردن چووە پێشەوە بۆ لای نورسی و پێیوت داوام وایە لێم ببووری چونکە من وامزانی تۆ بەنیازی سوکردنی من ئەم هەڵوێستت نواندووە. بەڵام ئێستا تەواو بۆم دەرکەوت تۆ تەنها بەدەم فەرمانەکانی عەقیدە و باوەڕی خۆتەوە چویت و هیچی تر. بۆیە وا بڕیارمدا بڕیاری دادگا هەڵوەشێنمەوە و من پیرۆزباییت لێ ئەەکەم لەسەر بەتینی و دامەزراوی بیر و باوەڕت جارێکی تر داوای لێبوردنت لێ ئەەکەم. ئەمە چەند ئەستەرەیەک بوو لە ئاسمانی پەروەردەی ئەم عەقیدە جوانە. بەڵێ کۆمەڵگای ئەم عەقیدەیە پارێزراوە لە لایەنی شەڕەفیەوە چونکە زیناکردن گەورەترین تاوانە و هەر مێردێکی خاوەن ژن یان هەر ژنێکی خاوەن مێرد زینا بکات ئەکوژرێ و بەردباران ڕەجم ئەکرێ و هەر کەس درۆ بەدەم کەسێکەوە بکات تۆمەتی زینا بداتە پاڵی بێشایەت ئەوە هەشتاداری لێ ئەدرێ. هەروەها ئەم کۆمەڵگایە پارێزراوە لە لایەنی ماڵ و سامان و ژیانیەوە چونکە ئەگەر دز ڕبع دینارێکی دزی دەستی ئەبڕێ. مەبەست لە ڕبع دینار دیناری ئاڵتونە، دیناری ئاڵتونیش یەک مسقالی تەواو بووە. و هەر کەس بەناحەق پیاوێ بکوژێ ئەکوژرێتەوە مەگەر خاوەن کوژراوەکە عەفوی بکەن ئەو کاتە خوێنی لێ ئەسەندرێ. کۆمەڵگەی ئیسلامی لە ناو یەکدا یەکیان خۆش ئەوێ و برایەتی و دڵسۆزی لە نێوانیاندا هەیە و هەموو وەک یەک لاشەوان. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ مسلمانان لە خۆشەویستی بەزەیاندا وەک یەک لاشەوان. ئەگەر ئەندامێ لەو لاشە تووشی ئازارێ ببێ هەموو ئەندامەکانی تری دەست ئەکەن بە هاوار و ناڵە و شەونخونی لە تاو ئەو ئەندامە. ئەم فەرمودەش ڕەواه موسلیم. کۆمەڵی ئیسلامی دەوڵەمەند و تێر و تەسەلە تەنانەت لە زەمانی عومەری کوڕی عەبدولعەزیزدا زەکاتی ساڵێکی وڵاتی کۆکردەوە و ئەمجا بانگەوازی بڵاو کردەوە بە وڵاتاندا کێ هەژار و نەدارە با بڕوا بۆ بەیتولماڵ و زەکات وەرگرێ. بەڵام یەک کەس نەچوو هەتا عومەر ناچار بوو بەو ماڵە چەندین بەندەی کڕی و ئازادی کردن. کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێکی گوێڕایەڵە بۆ فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جێنشینانی پێغەمبەر لە هەموو سەردەمێکدا بەمەرجێ ئەو جێنشینانە دوای فەرمانی خوا و پێغەمبەر بکەون وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت ئامۆژگاریتان ئەکەم بە گوێڕایەڵی با عەبدێکیش ببێتە سەرگەورە و پێشەواتان بەمەرجێ بە بەرنامەی ئەڵڵا حکمتان بکات لە ناوتاندا و لە ڕیوایەتێکی تردا هاتووە و دەخیلتان بم. دوایشتی تازە پەیدا و بوو مەکەون چونکە هەموو شتێک کە تازە بێ و فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ئەوە سەرگەردانی و گومڕاییە. بەڵێ بەم شێوەیە مسلمانان پەیمانیان ئەدا بە خلافەت بۆ کەسێ لە ناخی دەرونیانەوە ئەچوون بەدەم فەرمانیەوە و لە قسەیان دەرنە ئەچوون چونکە لە قسە دەرچوونیان بەلاوە گوناه بوو و لە ترسی خوا گوێڕایەڵی فەرمانی ئەوانیان ئەکرد. ئیتر پێویستیان با چاودێری پۆلیس و خۆداگرتنی کەس نەبوو وەک ئەجێرنەوە کە مەنسووری خەلیفە فتوادانی قەدەغە کردبوو لە ئیمام ئەبوو حەنیفە. ڕۆژێ پەنجەی کچەکەی ئەبوو حەنیفە بریندار بوو. هات پرسیاری کرد لە باوچی ئایا ئەو خوێنە دەستنوێژەکەی ئەشکێنێ ئەویش فەرمووی خەلیفە فتوای لە من قەدەغە کردووە و من نامەوێت لە فەرمانی دەرچم با خۆیشی ئاگادار نەبێت لەبەر ئەوە بچۆ پرسیار لە حەماد بکە ئەی وەچەی تازە پێگەیشت و
ئەمە کورتەیەکی زۆر کورد بوو خستمانە ڕوو بۆ ئەوەی بزانین عەقیدە تا چ ڕادەیەک کاریگەرە لە دروستکردنی دەرووندا و بنیاتنانی کۆمەڵدا، هەروەها بۆ ئەوەی بزانین هەموو لاریەک لە عەقیدەی ڕاستی مانای لادانە لە سروشتی مرۆڤ و بربەرەکانەیە لەگەڵ یاسایەکی نەگۆڕاوی بوونەوەردا و هەر کات یاسایەکی دامەزراوی بوونەوەر تێکچوو وەک ئەوەی خۆر لە خوڵگەی خۆی دەرچێت یا زەوی لە خولی خۆی بکەوێت مانای ئەوەیە ژیان لە سەرڕووی زەوی هەڵ ئەگیرێ. دەمێکە مرۆڤایەتی وێڵە لە بیابانی سەرگەردانی و بەدبەختیدا ئیتر کاتی ئەوە هاتووە بگەڕێنەوە بۆ عەقیدەی ڕاستی دوای ئەوەی هەموو یاساکانی کۆمۆنیستی و ڕەگەزپەرستی و سەرمایەداری و دیموکراسی ورد و خاش بوون لاژێر چەکوشی سروشدا و هەر سەری مرۆڤیش قوربانی بوو بۆ ئەم شەڕە قۆچە. دوا وتەی وەرجێڕ لاپەڕا 98 کەوابوو ئەیلاوە خوێنگەرمەکان. ئیتر کاتی ئەوە هاتووە بگەڕێنەوە بۆ لای ئەم عەقیدە بێگەردە و بیکەن بە دیاری دەستان بۆ هەموو مرۆڤایەتی کۆ ببنەوە لە دەوری کەسێکی خاوەن باوەڕ و زانستی و ئیخلاص بۆ خوا، هەوڵ بدەن بۆ فێربوونی قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کورتەیەک لە ئەحکامی فقهی ئیسلامی لەسەر مەزهەبی یەکێ لە پێشەوایانی ئاین بۆ ئەوەی ئاشوب ڕوونەدا لە نێوان موسڵماناندا و هەر کەس هەڵسێ خۆی بە موجتەهید بزانێ. ئەمجا ئامۆژگاریتان ئەکەم بەوەی پەڕاوی ئەو زانایانە بخوێننەوە کە نووسەرەکانیان دڵسۆز بوون بەم دینە، چونکە باشترین مامۆستای بێزمان کتێبە، کەوابوو باژیان بە هەڵ بزانین بۆ خوێندنەوەی کتێبەکانی پێشەوا غەزالی و نەوەوی و ئەبوو ئەعلای مەودودی و مامۆستا سەعیدی نەوروسی و سەید قوتب و ئەبولحەسەن و نەدەوی و عەبدولعەزیز پارەزانی و دەیان و سەدان نووسراوی تری کوردی و عربی کە هەمووی مامۆستایە و ڕێنمایی مرۆڤ ئەکات بەرەو ڕێبازی چاکە، خوا جەزای هەموویان بداتەوە و دەست و پەنجەیان بە ئاگری دۆزەخ نەسووتێنێت. ئامین. لە کۆتاییدا داوات لێ ئەەکەم تۆیش لە کاتێکی پاشی دڵ و دەروونتا وەک دوای نوێژی بەیانی یان مەغریب یان شەوی جومعە یا لە دوای شەو نوێژێکت دوعایەکی بەکۆڵ بکەیت بۆ ئەم برایەت کە دەست و چاو مێشکی ماندوو کردووە لە نووسینی ئەم نامیلکەیەدا و بڵێ خودایە ئاخیری بەخێر بژێڕی و ئیمانی سەلامەت بکەیت و لا گوناهی خۆی و دایک و باوکی و مامۆستایان و خوشک و برایانی خۆش بیت. ئامین. ئەمە پەیمانی نێوانمان بێت. منیش ئەڵێم ساخوایە تۆیش کەلک لەم نامیلکەیە وەرگری و ئاڵوگۆڕ با دڵ و دەروون بکات بەرەو چاکە. ئامین. لە کۆتاییدا ئێمەش پێتان دەڵێن لە دوعای خێر خۆمان و دایک و باوکمان و مسلمانان لە هەموو جیهان بێبەش مەکەن و تەواوی ئەو مسلمانە ڕاست و دەستپاک و دەمپاکانەی لە پێناوی کەلیمەی حەقدا لە پێناوی سەرخستنی وشەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله تێ ئەکۆشن خوای پەروەردیگار سەرکەوت و سەرفرازیان بکات. لە دوعاکانتان بۆ خۆمان و دایک و باوکمان خوای پەروەردیگار مراز و ئامانجە شەرعیەکانمان بۆ بەدی بێنێت و شیفای دایکی خۆشەویستیشم بدات لە دوعاکانی بێبەشی مەکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. أم تراك بكوتاهات أم كتابة بكوتاهات کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی
35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.